أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. صدق الله العظيم. ان شاء الله خودش راضی باد، خود خیرات بسیار یا ربی. مفدن که هر هبت ان شاء الله. بارك الله فيك. وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. ان شاء الله خودش راضی باد. همی گاو آیت صبر دیرم مروی بنیا شمی گرنگتر وقت مروف قرآن تخینت یانجی یک قرآن تخینت مروف محاوله بکد گل ما مستعینی تفگهد. یعنی وکی ما مستعجی جوان آیت پیروسیش قرآن پیروسی ماجه پیکری. یعنی خود تعالی ماجه پیک. مجدی بدوانا اوت صبره آرامیت گرن سر مصیبت که وقتی مصیبت سری داده تو امزان اینجی وان 24 دمشمیرت بوری دا کارسات سری مهاتینه ان شاء الله اوت جان خوش دست دایم شهید خود قلم بده جوانا بحش اوت بریندار اوت کارسات برمالتوانه کتین خود ان شاء الله هاری کار بد زیدرین دم ایدی آلی کاریک هم خلکی و ایتی بتکرم بوان هم جالیه برپرز و کی هل دست بکیجی آلیه برپرز حکومت هری ما کردستان و سر خط کو تانا آلی کاری آوان آبچن اوین کو کارسات سری داتی یا گرینکا وکی خود تعالی ماجه پیکری وکی کارسات سری مدابد بشن اینا لله و اینا الیه راجعون. هر کارساتک بد یا جانیبت یا مادی بد جای الله خود 2000 داوی ولا الان خواوی ولا مانگی چی پیروزیش دا بو ایدی بالضبط ان شاء الله وانه کابونه قربانی بلی شهادتیان هم. اللهم آمین اللهم آمین. صبر و آرامیش بو خانواده و کسوکاری و بزودترین کاتیش او جیرو گرفتانی که هوا بهوی ام حالتوا تیدا پارنو چاره سر دوی ان شاء الله دوباره نبنه و بجام پاشی و دهه خود حسکت افشه و هم دست بکین همت گلوا داینه هر جهه که هین لیبنش کردستان بسیار پاهای که راست خوش برنامه پاشی خود حسکت افشه و جی بتواره این گرنگ میوانت عزیز ده اینت ناف مالت و دا پیگ و امده چندین مجارین گرنگ خود حسکت ده بحسکین انو کی مل دست بکی جی ماجا پیکری برای مجی گل ما مستاجی یعنی با آیت قرآن پیروز ماجا پون کارساتا کری دیش یام بردوام ام هوا بدیم تایبتی جی قازانج بگهین نیکودو عالی کاری بگهین نیکودو دستخوشی بوان همی عالیا بوان همی کسا ول هل دست بک تایبتی جی دست عالی کاری دریش کری تایبتی جی لدهو که نافچن کو کارسات برکتی مدیتن یعنی وقتی مروف کارسات سوشال میدیا بینه دل مروفی تشت پات چو بوانا بجی اوید کوت ناف کارسات دانه راستش جه دستخوشی الحمدلله ملت کرد
يعني اف كلتورال دافونا هي دست اوليكاري زيكوت تدريش كرن ان شاء الله اف اوليكاري هرد بردوم بن بابا ما اف شفا يعني جداش في مجاري يعني اف مجاره بريد دو شفا الحمد لله كما بحث كر صبر وآرام قرتن سروك وقت مصيبتي ان شاء الله ما مفا بريكو ما مستوي ما جهون بتاوا اف شفا بابا تاكيدي بحثكين هما السيرفي مروف مازن بت والسيرفي حتى آين بيروز إسلامي آين بري هنجي أساس يقول سيرفي مسألة دونن أوجي چيا؟ مسألة حلال وحرام أي شاء الله خدش سرانسي هرد لسرتاي بابلين درسبوني بشريته مسألة حرام وحلال وجناح وخير أو بابتانا هيش همان دكيوت أو قلبه أو يك حلالة لسوارتوي خير وتاك وباداشته وأوشي كحرامة بهمان شو هر لسوارتوي ياخد لسرهيلي خراپە کاری و تاوانە جاکراوەتەوە کە ئەوە حەڵاڵە ئەوە حرامە چۆن لەسەر چ ئەساسێک لە شریعەتی ئیسلامدا بابەتێک حەڵاڵ دەکرێ و یاخود حرام دەکرێ و پێی کات و زەمن دەور دەبینێت یاخود شوێن و جێگا و مەکان ئەمانە هەمووی هۆکارن یاخود ڕۆڵ دەبینن لەوەی کە بابەتێک حرام بێت یاخود حەڵاڵ بێت هەم لە مەسایلە فقهیەکان و بابەت عەقیدەیەکانیش ئەوە وازەحە کە دیارە کە چۆن چۆنیە ئیدی ئەمە لەگەڵ کەسی شارەزا و پسپۆر لەم بوارەدا گفتوگۆی لەگەڵ دەکەین و پرسیار و وەڵام و مناقەشە و قسە دەکرێت سەروێژی مەسەلەن گوهۆڕینە ئاینە وەکیتە بەحسێ زەمانە کرد باشە هەندێک تشت هەنە حەڕام بن پشتی هەنگی حەلال بن یاژی هەندێک ئاینێت بەری ئیسلامێ هەندێک تشت بوانە حەلال بن بۆ مەهاتینە حەڕام کردن بوچی اصلا اصلی بابتی اوه يعني فلسفه حلال و حرام يعني تحلیل و تحریم بوچی هي يعني مادام خود مزنه یا خوب دلوان یا خو اف دنیا دانای همی تستکی دانای بوچی ویلم حلال کت ویلم حرام کت اما بلال دست بکی وصابه او تشتی حرام بلا نبا اگر حرامه بو هيا واه بالضبط وانيا بالضبط جا خود حس كتف شفا قال شارزای شریعتی و مامستای زانگه دکتور لقمان عارف هم دوی مجاری بحث کینو هم بخیراتنا دکتوری بکین دکتور لقمان تو گله بخیراتی سلام عليكم خوش عليكم السلام بخير بي دكتور الله وبركاته گله بخیراتی دکتور گله خوشحالی سلام يا الله عفوا سپاس دنش خود قبیل کت سپاس تاکم لهم رمضان و خیر و برکت و بخیرات گوش دستان خوش بی سلامت بن گله بخیراتی دکتور سلامت بن خوشحال بم سلامت بن دکتور ما هر دو مجار بحث کردن دست بکی و کارسات بسر ما هاتی و یا دیجی حرام و حلال باز ام حسکین بچه که سروا کارسات باوینه با ابرو کپ سر ما هاتی گله جارا یعنی ابو خلکی جی بسیاره اف کارسات بسر خلکی دهات اواب سر خلکی هاتیش عالیه مادی و بوانا خیره اوید کو جان خوش دزداین دیف آین اسلام پیروز شهید دین حساب کرد بسم الله الرحمن الرحیم بنای خواه بخشنده مهربان سپاستان دکم وکو جنابتان باستان کرد زوتر او کارساتی که لکردستان لدهوگ لزاخو لشارکانی دیکش دلتازین براستی بحقیقتا جنابشتان باستان کرد انسان چون برنگاری او کارەساتانە دەبیتەوە کە سەبر بگریتن ئارام بگریتن بەڵام پێش ئارامەکە خی گەورە عەقڵی دایتە ئینسان مادەم عەقڵی دایتە ئینسان دەبی بە عەقڵی بتوانیتن خۆی لە کارەسات بپارێزیتن ئەوە نییە بڵێ وڵا قەدەری خی گەورەیە و هاتیە و دەبی ئەمە تەسلیمی بین کەسێک سیارەی پێ ئەگە سیارەکەی جوان لێ نەخڕی و خۆی نەبەستیتەوە و خێرا لێ بخۆڕیتن تووشی حادیسە دەبیتن ئەو لافاو شتا کە باز دەکرێتن چەند ڕۆژێک پێش ئێستا باز کرا خەڵچینە خۆتان لە بۆ ئامادەکەن ئەو کەسانەی کە مقەسیر بن لە بابەتەکە ئەوە مقەسیرەکان لە بۆ خۆیانە بەڵام کەسێک لە ئیرادەی خۆی نییە لە ئیرادەی خۆی نییە ئەوە حسابەکە لەکن خی گەورە ئینشاءالله بە شەهید حیسابە هەر کەسێک لەو حادیسەیە لەو ڕووداوانە ئەگەر تەقسیری هەبێتن بەشدارە لەو گوناهەی هەر کەسێک ماڵی تێکچوو بێ یان مردە بێت یان خنکا بێ یان هەر شتێکی لێکرا بێتن معلومی جەنابتانە ئێستا دنیا زۆر پێشکەوتووە یابان بینایی وا دروست دەکاتن بەرەنگاری بوومەلەرزە دەبێتەوە یعنی بوومەلەرزە ڕوویدا وڵاتێکی بوومەلەرزاویە بوومەلەرزە ڕوویدا دەتوانن بەرەنگاری بنەوە و هیچیشان بەسەر نێتن یعنی مەرز نییە هەر شتێک بوو ئەمە بڵێن قەدەری خوایە و بەمل خوای گەورە دابین خوای گەورە توانای داتە ئینسان عەقڵی دایتە ئینسان جیاوازی بینی مرۆڤەکان لەگەڵ مەخلوقاتی دیکە عەقڵە ئینسان دەتوانێت خۆی لێ بپارێزیتن وا دەزانم کە
ئەوە ببتە عیبرەت لە بۆ جاری دیکەش لە بۆ شارۆچکەی دیکەش لە بۆ شوێنی دیکەش ئەمە خۆمان بزانین چۆن خۆمان دەپارێزین ئەگەر ئاوێکی زۆر هات فێزانێکی زۆر هات چۆن خۆمان لێ بپارێزین ڕاستە لەگەڵەوەشدا مەسەرەن کلافاوەکە حاڵەتێکی ینی چاڕوان نەکرا و بەوشی بەو ڕادەیە کە باس دەکرا لێشاوێکی زۆر بوو ئەو نمونەشی کە باست کرد کە یابان باڵەخانە بینا دروست دەکات کە بەرگەی بوومە لەرزە دەکرێت لەگەڵەوەشدا لە وڵاتانی دیکەش باشە لە وڵاتانی دیکەش بە هەمان شێوە بوومە لەرزە ڕوودەدات و زۆر پێشکەوتوشن بەڵام باڵەخانەکانیان دەرمێ هەندێک حاڵەتەیە لە بەدەر لە تەسەوڕاتە ینی ئەوانەی لەم ڕووداوەدا ئەگەر بوو بنە قوربانیار حاڵەتێک پلەی شەهادەتیان دەبێت ئینشاءالله پشت بەخوای گەورە صاحب الهەدمی ئەو کەسێک کە شتێکی بەسەدا دەڕوخێتن یان ئەلغەریق یان ئەو کەسێک کە دەخنچێتن ئەوانە لەو حەوت کەسەنەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن ئەوانە بە شەهید حسابن ئینشاءالله پلەی شەهادە خوای گەورە بەنسیبیان بکاتن ئینشاءالله صبر و ئارامیش بداتە کەسوکاریان و ئێمەش اللهم آمین دکتۆر بجام ئەم بچینە سەر بابەتی خۆی ئەفشەوە ئەوژی فەلسەفە حەلال و حەڕامیانژی حەلال کردنەوە هەندێک تشتا لیف شریعەتی و لیف ئاەتێت قورآنە پیرۆز خودێ بوومە حەلال کردنەوە حەڕام کردنەوەژی وێت ئەم بچینە دەستپێکۆ مرۆڤاتی و دروستکردنەوە ئادەم و حەوا ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين مانه بله زبم أبد دسبيكا حلال كرنا حرام كرنيه بله مانه صايب ومروفاتي بله بوشي خدي أفتشتادونا بله هل دسبيكا مروفاتي والوجه هيكو آدم وحوالي بينا ئەگەر ئێمە بۆ ئەوی زیاتر ئینسان لە هیزری لە فکری نزیک بیتەوە ئێمە لە ناو شارێک دەژین باشە هەمومان لەو شارەدا ئەگەر یاسا نەبێتن قانون نەبێتن بڵێ ئەوە بکەیان ئەوە مەکە بێرەدا بڕۆیان بێرەدا مەڕۆ دەبێتە فەوزا خوای گەورە حەڵاڵ و حەرامی داناوە بۆ ئەوەی بەشەریەت مرۆڤایەتی بە سیستەم بژێن بتوانن کەس پێشێلی مافەکانی کەسی بەرامبەری نەکاتن حەڵاڵ و حەرام دوو جۆری هەیە هەندێک حەراممان هەیە ئەبەدیە کە ئەبەدی بوو ولا تقرب هذه الشجرة بەس بۆ ئەوێ بۆ بەڵام لەوانەیە بۆ ئێمە یان بۆ کەسێککە بۆ ئەن تاقیکردنەوە بۆ تەجروبە بووە بەڵام حرامی ئەبەدی دوو مەرجی دەبی لێ بێتە جێ ئەوە ئێمە زۆربەی فتاوایەکان ئەو فتوایانی ئیستا دەدرێتن لە عالەمی ئیسلامی گرفتەکە ئەلێرەیە مامۆستا گرفتەکە لە چییە لە منطقەیەک دەڵێن ئەو شتە دەبێتن لە منطقەکەیت کە دەڵێن نابێتن مەسەڵەن چەند ساڵێک پێش ئێستا ڕەمەزان دەکەوتە مانجی شەش و لەگەڵ کەلۆریە و امتحاناتی قوتابیانمان دەهاتن عولەمایەکانی سعودیا دەیانگوت نابێتن عذر نییە ئللا سەفەر و مەڕەز ئەو دوانە عذرن عولەمایەکانی قاهێرە و یان لە ئەوروپا و لەوانە بە عەقڵیەتێکی کرد تەمەشای مەبەست و حکمت و فەلسەفەی مەوزوعەکە دەکەن دەیانگۆ قوتابیش بۆی هەیە دەتوانیتن بە ڕۆژی نەبێتن لەو حاڵەتانە لێرە جیاوازی فتوایەکان لە چدایە لەوەی ئێمە بزانین حەڵاڵ چییە حەڵاڵی قەطعی و حەرامیش قەطعیش چییە حەرامی قەطعی دەبێت دوو مەرجی لێ بێتە جێ یەک دەبێت ئەبەدی بێتن یعنی ناکرێت شتێک ئەمڕۆ حەرام بێ پاش 2 ساڵی دیکە مەجالی تێدا بڵێن دەکرێت ئەو شتە بکەین دەبێت ئەبەدی بێتن یعنی هەتا دنیایە دروست نییە مرۆڤ دایکی خۆی بێنێتن دروست نییە مرۆڤ قەتل بکاتن ئەوانە ئەبەدین ئەوانەی ئەساسیاتەکانن ثەوابیتن خاڵی دووەم دەبێت جیهانیش بێتن عالەمی بێتن چۆن عالەمی بێتن یعنی ناکرێت لە عێراق لە کوردستان حەرام بێ بەڵام لە ئەوروپا ئاسایی بێتن دروست بێتن بڵێن دەگۆڕێ فتوا بە زەمان و بە مەکان کە بە زەمان و مەکان گۆڕە ئەوە حەرامی قەطعی نییە ئەوە قەطعیەکان دەبێتن ئەبەدی بێتن باشە و عالەمیش بێتن جیهانی بێتن لە هەموو جیهان بێتن چونکی خوای گەورە پێغەمبەری ئێمە ناردووە وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناس بۆ هەموو خەڵکە بۆ هەموو خەڵکە ئەوەی دیکە زۆر جێمان لە فەرمودەکانی پێغەمبەر دەبێتن سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن پێغەمبەر شتی حەرام کردووە بەڵام دوایە ڕێی پێداوە بیکەن كنت نهيتكم عن زيارات القبور ألا فزوروها باشە بۆ ئێستا نەهی کراوە نەچینە سەردانی قەبرستان بەڵام دوای ماوەیەکی تکە بچن ئێستا بچن ئەو کاتی خەلەلێک هەبووە خەلەلەکە نەما گرفتەکە نەما مەجالەکە پێدەدرێتن و زۆر لەو فتوانەی دیکەش تەماثیل ڕەسم پێغەمبەر صلی الله علیه و سلم حرامی کرد و لعنەتی لێ کرد ئەوانەی ڕەسم دەگرن و ڕەسمەکەنەوەشن تەمان ڕەسمی فۆتۆگرافی ناوەی ئێستا ئێمە هەمانە لەناو مۆبایلیان بە کاغەزۆشان ئەوە نەبووە کاتی خۆی ڕەسم سوورە لە شریعەتی ئیسلامی یعنی تەماثیل تیمثال
باشە ئاەتێکمانێ خی گەورە دەفەرمیت باسی سلێمان پێغەمبەر دەکات سەلامی خی لەسەر بێ دەفەرمی وەیعملونە ما يشاء من محارب وتماثيل دەڵێت تیمسالیان بۆ سلێمان پێغەمبەر دروست دەکرد تەماثیل تەماثیل ئەگەر لە پەرستن بێت مامەستا عەقیدەیە بیر و باوەڕە بیر و باوەڕی هەموو پێغەمبەران چییە یەک بیر و باوەڕە ناکرێ بۆ ئەو دروست بێتن بۆ پێغەمبەری ئێمە دروست نەبێتن لە مەککە و لە مەدینە حەرام بوو بەڵام زمانی سەحابەکان ڕزای خۆیان لەسەر بێت کاتێک کە فەتحی میسر دەکەن قاهرە دەکەن ئێستەش لەگەدابیتن ئەبولهۆل یەکێک لە ئەوەکانی معالیمی میسرە باشە بەشێکە لە ئەهرامەکان ئێستەش لەگەدابێ ماوە سەحابەش چیان کردووە فەتحی ئەوەیان کردووە بۆ نەیان شکاندووە لەبەر خەڵکی میسر ئەو بتانەیان ئەو پەیکەرانە نەگەو بتانە ئەو پەیکەرانەیە نەپەرستووە کەواتە ڕسم وێنە لە حرامە قەتعیەکان نییە ئەی کاتیە هەر ملەتێک پەرستی حرامە بێتن نەی پەرست حرام نابێتن وە شتەکانت کەش باش ئەگەر وسەبت مۆ دکتۆر ئەم دێ بخۆ پەیکەرت نۆف مۆڵە خو دەدانین یە شتێ جوان بەڵێ نەب مەبەستە پەرستنێ بەڵێ مەبەستە جوانیە بابەتێکی هونەریە جوانیە ئەوەی ئێستا لە هونەرە جوانەکان حەلالە ئەوەی ئێستا لە هونەرە جوانەکانیش لە فنون زەمیلەجە چ لە کۆلیجەکە بێت چ لە پەیمانگاکە بێتن بەشێکمانەیە بەشی نەحەتمان هەیە باشە ئەو نەحتە خودی نەحتەکە حرام نییە خودی نەحتەکە بە بەڵگەی ئاەتەکەم بۆ جەنابتان خوێندەوە ئەوەی سولێمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێتن ئەی چی حرامی دەکاتن بۆچی دروستی دەکەی ئەگەر بۆ تەعزیم و گەورەکردن و لات گەورە بێ بیپەرستی حرام دەبێتن ئێستاش ئەگەر هەر بۆ جوانی بێتن بۆ ڕێکی بێتن بۆ ذیکرایات بێتن بۆ هەر شتێک لەو بابەتانە بێ ئێمە شاعرێکمان هەیە پیرەمێردمان هەیە بێکەسمان هەیە مەحویمان هەیە پەیکەرێکی بۆ دروستەکەی شێخ مەحموودمان هەیە لە ناو سەنتەری هەولێر پەیکەرێکی بۆ دروست کراوە ئەوانی دیکەش بۆ ذیکرایات و ڕێز لێنان بێتن ئاساییە بۆ ڕێزێنان و تەکریم بۆ نمونە من تۆم خۆش دەوێت پەیکەرێکی تۆ لای خلاص برادێک دروست دەکەم بە دیاری بۆ دێنم منداڵەکانی باوچیان دروست دەکەن بۆ ڕێز لێنان بۆ ذیکرا بۆ خۆشەویستی ئەوە یەک لەو حرامانەیە کە زۆر بەغەڵەت تێیدا چوونەوا دەزانن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمودەیەکی فەرموو یعنی ئەبەدیە و قەطعیە و هەتا قیامەتە أشد الناس عذابا يوم القيامة المصورون وا دەزانن ئەوەیە ئەگەر وا بواە بۆ سەحابەکان لە میسر نەیان دەشکاند مصورون ئەوانەی پەیکەر دروست دەکەن و خەڵکیش دەیپەرستێتن ئەوەی درستی دەکەن و خەڵکی دەیپەرستێت هیچ بۆچوونێکی شەیە لە سەروانەی کە مسەورون ئەوانە بن کە تەسویر دەکەن لە مێشتی خۆیان لە تاوان ئەو بابەتانە ئەوە هیچ بۆچوون نیە تەنیا ئەوەیە کە پەیکەریان دروست دەکەن و پاشان دەیپەرستن پەرست ئەوان یەک لە خەلە لە گەورەکانی عەرەبەکانەوە بوو ئەوەیان بوو ئەمەش ئێستا هەر شتێک کە بپەرستین پەیکەرش نەبێتن بیپەرستین حرام دەبێت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى بەڵێ زۆر باشە بەشێک لە ئەو بابەتی حرام کرا باست کرد گوتت ئەمە دەکەوێتە بابەتی یەکەمەوە و حرامانێکە ئەبەدیە یعنی چ حرامێکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە دەگۆڕدرێت بۆ نمونە شتێک لە عراق لە هەرێمی کوردستان لای ئێمە ئاساییە ڕێگە پێدراوە بەڵام لە وڵاتێکی دیکە ڕێگە پێدراو نییە ینی هەر بە پێی شریعەتی ئیسلامی یاخود بە پێچەوانەوە ئەمانە چیان پێدەگوت تەمەشاکە هەر شتێک زەرەر بە وڵاتەکە بە خەڵکی وڵاتەکە بگەێنێتن حاکمی ئەو وڵاتە یان مامۆستایانی ئەو وڵاتە دەتوانن فتوا بدەن حرامی بکەن زەرەری تیان نەبوو گرفتی تیان نەبوو توانیان کۆنتڕۆلی بکەن حرام نابێتن ئێستا هەرم مستەجەداتێک شتێکی نوێ ئێستا عەسری پەیدا بێتن زەرەری هەبێتن دەتوانن حرامی بکەن دەڵێن لە ئەمریکا تیکتۆک حرامە نازەم چێ لە لای ئێمە تەبیعی خەڵک بەکاری دێنێتن باشە حدودی ئەو جیهازە یان ئەو ئامێرە یان ئەو شتە عەسریە زەرەری هەبوو حرام دەکرێت و قەدەغە دەکرێتن ئێمە بە ڕێگایەکدا دەڕۆین ڕێگاکە ئاساییە دەبینین سبەی پێدا دەڕۆینەوە ڕێگاکە قەتع کراوە لەبەرچی کاکە قەت مەمنوعە بێرەدا بڕۆ بە ڕێگایشکە هەیە بەوێدا بڕۆ ئەوێ ئیشی لێ دەکرێت یان قۆڵتێک لە پێشە یان لافاوێکە یان زەرەرێکە یان حادیسەیەکی لێ ڕوودراوە هەر شتێک زەرەرێکی هەبوو ئەو زەرەرە کاتی زەرەر کاتێکە زارێ ساڵێک 2 ساڵ 5 ساڵ 10 ساڵیش بخایەنێتن دەکرێت لە خەڵک قەدەغە بکرێتن دەکرێت قەدە بۆ نمونە جگەرە دەقی لەسەر نییە لەبەرەوە حرام نییە بەڵام دکتۆرەکان پزیشکەکان دەتوانن قەدەغەیکەن
قەدەغەیکن وەکو ئێستا لە بەریتانیا قەدەغەیان کردو بەڵام چۆن قەدەغەیان کردووە پاکەتی خراپ و جگەری خراپ نایەنە ناو وڵاتەکە ئەوەی هەشە گرانە زۆر گرانە کەم کەس پێی دكتور دەکرێت تو وانا بهيلا تبخو يعني الشرزاء الشريعتي وكاري وأفيا هين شرزان يقولي جگاره حرامه يان حلاله جاري زرارو زيانتي ام بهيلي سەیدا ئەمن قاعدەکەت پێ دەڵێم فتوایەکەت پێ ناڵێم ئەو بۆ چونکی تو ناکرێ هەر شتێک دویست و تەلف مامۆستایەک ببینەوە ئەلو مامۆستا ئەو شتە حرامیان حەڵاڵە ئەگەر تو قاعدەکەت زانی یاسایەکەت زانی دين آسانة ولقد يسرنا القرآن للذكر أخذي في قاعدة من مدكر باشا في بقى قاعدة كباسكاش فقهش قاعدة كباسكا إمام الشافعي رحمة رزاي خويل سربيتا باشا لا غزبوا سوى لما كو مدينة خونديت لا إمام مالك دعاء هاتي تو لكن إمام حسن الشيباني لا عراق خونديت يوا فتاواي هبو مزاهي هبو اشتي هبوا سويتا مصر زول فتوى كان يقوريوا لبرسي اخوان عين الإمام الشافعي عين الشرعي عين الكتاب السنة شي لبندز بوا كاتك جيكا دقورت فتوايا كانشي دقورتن اماش فتوايا استلا بغداد لان فلان تش دروستا ما مستاني اما اللي دتوان بلان دروزنيا يعني لا اما دلان دروزنيا دتوان لي بلان دروستا زور باشا دكتور يعني بيني وصل بسيارك جفان بوي اما ناكري ليرا فتوايا شي خومان كاك ما مستاندرين ليرا تلفون بو كابريك كاين لا نرويز دجيتن لا سويد دجيتن الو ما مستا فلان تش حلال يعني حرامه خەڵکی یان بە پێچەوانەوە کابرای لە ئەوروپایە تەلەفۆن بۆمیان تەلەفۆن کردووە مامۆستا ئێمە ئەو حیسابی بانقی هەیە وایە شوقە دەکڕین و نازام چی پارەکەی وتم بابە مامۆستا هەیە ئەلەوەیە لەوان بپرسن ئەوان دەزان ئەو معاملاتە چۆنە پرسیارەکەی ژوان دیسان منیش لێت دەکەمەوە مەسەلەی جگەرە حرامە یان حەڵاڵە بەپێی ئیسلام ئەگەر جگەرە مادام دەقی سەریحی لەسەر نیە حەرام نییە ئەدی حاکم دەتوانی مەنعی بکات دکتۆریش دەتوانیتن پێت بڵێ ئەو شتە خراپە شتێک خراپە مەرز نییە هەر شتێک خراپ بوو حرامە أحل لكم الطيبات وحرمت عليكم الخبائث أو يعني خواي گەورە ئەو بەڵگەی دێنەوە کە جگارە حرام دەکەن بخۆم جگارە چێژ نیمە نەوەک بڵێن مامۆستا بەڵگە دێنتەوە بۆ ئەوەکەی خۆ ئەمن قەتم جگارە نەچشال لە منداڵیەوە ئێستاش و بۆنیشم لە بۆ پێی تێک دەچم بس أو آية باسي أونية أو آية باسي أو دكاتن أحل لكم الطيبات يعني هرسي طيبات أخوي قول البوي حلال كدن بيخون موزة برتقالة سيوة قوش تنازع بيخون وحرمت عليكم الخبائث أو كليتان حرام كراوة أو خبائث كان كقولتي قوشتي بلاش أو حرام قولتي فلان أو كحرام ودقي لسرا أو حرمت عليكم الخبائث دكتور هل فيري يا جان هم فيري بيجين كابراك دي بيجت الدافيو من مثلا قوشت برازي حوشي فيديواني ينجي مشروب وخمر طيبات بوشي خبائث بت او دقي لسرا سيدا ما دام دقي لسرا ما خصنا صدقناك الخمر ولا ما دين اجد دقي لسرا بس انما الخمر انما حرم عليكم الميتة والدم انما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله باش يعني مقصده من افيا ايتك ما خنو اشكاليه فون بين شاشك بوما بيجي حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله والمنخنقة والموقوذة أفون مانه سيدة أو دقي لسرا از بحثي خارنو و خارنو أو مزالي فقيتي دانية تبلي قوشتي براس أمن مزالي تيدا بس قلفانو مقصده من أفيا دكتور قلفانو تشدي خارنو و خارن هاتينكو قطعيا حرامة مثلا مشروبات شو بالدليل أنفي بوهميو بيجين مشروباتش أوي كمسكر بيتن كسرخوشت بك حرامة سرخوشت كات إنما الخمر خمر ما بس أونية بطليكا بيدلن عرق أونية خمر ما يخامر العقل أو عقل لا دبات زاروا هي أونية زاروا حبيكا زاروا هي أشتيشكا عقل لا بحرامة هرشتك عقل لا بيان سرخوشت بك بكرديك يقوم عقل لا بيعني سرخوشت بك باشا خلك هي دلي أمن دتوانم يك برداخ نازم يك بيك يك تسيد خمو سرخوش جنابم أو تشون والله قياس بشخص ناكرتن لما كاتك قانون دردتيتن لو ولاتا قانون بعام دردتي لبو شخص يقدر ناتيتن باشا كعموم زري ليكت خرابو دقي لسربو حرام دبيتن بس إيدزغاركا لوين روين إيدزغاركا شخص مان هيا دلي عمر 15 سال بو زغاري دخومو عمري 9 سال شوفاتي كدو بزغارج نمرديا باشا هاشا 10 سال دي خو 5 سال دي خو بزغار مرديا
بەجگارەکە مردیە کەواتە تو قیاز نییە هەیە پێی مردیە پێی نەمردیە هەیە تەسیری لەکرێ تەسیری تێنەکردی کەواتە ئەوەی زەرە لێ دەبینیان دەستە پزیشک پێی دەڵێ مەیخۆ لە بۆوی مەیخۆیەکەیە ئەوی دیکە دەقی لەسەر نییە دەیخواتن ئەوە نییە بڵێ واللهی چونچی حرام ئەوەیە عقوبەی لەسەرا کەمە گوتما حرامە یعنی وەکو زینا وایە یعنی وەکو ئارە خواردن وایە یعنی وەکو قەتل وایە ئەوە نییە هەرێکێک هەستێت و فلانتش حرامە ئەمن لەوانەیە لە خۆمی حرام کەم من زغارە لە خۆم حرام دەکەم چونکی بۆنی ناخۆشە پیسە زەرەر لە هەموو شتێکی استفادەچی نییە بەڵام یەکەشکە دەخۆ ناکرێ من ناتوانم حکم بدەم بڵێم لە بۆ تو حرامە ئێسەوە لە کۆنتترۆلەوە ئەوانش پرسیاریان هەیە بڵێ دەڵێن ئەو پرسیارە بکە چۆن هەر شتێک کە زەرری هەبێت حرام نابێت لەسەر و قاعدەیە ئەوان گوێمان لە قاعدەیەک بۆ دەڵێن هەر شتێک مەبەستم وەیە کە باسی بکەم بۆی بینەرانی جوان لێبێت هەمیشە وا دەگوترێت وامان گوێ لێ بووە کە مامۆستایانی ئاینی شارەزایان لەبارەی شتێکەوە کە دەڵێن مادام زەرری بۆ تەندروستیت هەیە حرامە زۆر جاری وایە دەڵێ کاکە ئاویش زۆر بخۆیەوە جەم لێ بووە دەڵێن حرامە ئەمە لەلایەکدا دەنین لەلایەشی دیکە مەسەرەن بابەتێکی دیکە هەندێک شت هەیە زەرر لێ نادا لە تەندروستی بۆ نمونە ینی لەگەڵ ڕێزم حاشاشی ئەم مەجلیسە و بینەرانی درۆکردن کابرا لەوانەیە لەگەڵ درۆکردنی هەتا دێ مەسەرەن ئەوتروی هیچ تەندروستی تێک ناچێت یاخود دزیکردن یاخود با بڵین ئەزێدانی کەسێکی دیکە بە قسە ئەمانە هەمووی گوناحن هەمووی تاوان و حرامە بەڵام زەرر بە تەندروستیەکەی ناگات کەواتە ئەم قیاسە دەکرێت بڵێ هەموو شتێک مادام تەندروستی تێک دەدا حرامە وایە ئەم قاعدەیە ئەوەی تەندروستی تێک دەداتن زەرری لە بۆ تو هەیە لە بۆ تو هەیە ئەتو دەبی نەیکەی مادام ئەمە دەقمان نییە قورئان نەیفەرمووە حرامە ئەمە ناکرێ حرامی بکەین حرام و حەڵال یەک کەسە مشرع ئەڵڵایە ئێمە ناتوانین لە خۆمانەوە بەس ئەوە خراپە زەرری هەیە باشە بتڵێک بیبسی دەخۆ هیچ لێ نایە بەڵام 5 بخۆ 6 بخۆ پێی خراپ ئەوەی کلیەی ئیش ناکە ئیشی کلیەی تەواو نییە ئەو غازیانە دەخواتن خراپ دکتۆرەکان هەمووی دەڵێن خراپە بەڵام ئەمە مادەم دەقنیە ناتوانین ئێمە جرئەت بە خۆمان بین وڵا ئاەتەکە دەفەرمێ وحرمت عليكم الخبائث مادام خەبیثە و مادام خراپە حرام ئەو حرامەیە کە ئەڵڵا جەل وجەلاله لە قورئانی پیرۆز لەسەرمانی حرام کردووە ئەوەی پێغەمبەریش کە حرامی کردووە لە بۆ سەردەمی خۆی کاتی بووە باشە ئەمەش زەرری لێ بینین کاتیە وەکو بتەکە وەکو شتەکە وەکو زۆر شتیت کەش نمونێشکەتان بۆ بێنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لا يحل لامرأة باشە أن تؤمن بالله واليوم الآخر أن تسير مسيرة يوم وليلة إلا مع ذي محرم يعني مع حرمة رواه البخاري ما البخاري رحمة الله عليه بخاري روايتي كدوا باشا إيه ده باشا استا أو بو بيغمبر صلى الله عليه وسلم قلتي أو دروست نییە مەیکەن لەبەر ئەوەی ئەو کاتی بە حشتر و لە چۆلەوانی و لە عقار و ئافرەتێک بەتەنها شەو ڕۆژێکیان دوو شەو ڕۆژ بڕوا لەو عقارە بڕواتن باشە ئەکید 100 ملیۆن تووشی زەرەر دەبیتن ئەوە حرامە لەو کاتە بۆ وەختە بۆ ئەو کاتە ئێستا دەکرێتن ئەمە ئەوە بڵێن ئەوە ئێستاش هەر حرامە ناکرێت ئێستا ئەمە کچی خۆم ئەمە دەچم دەی بەمە مەتار سواری تیارە دەبیتن ماڵی پوری ماڵی برای ماڵی نازانم چی دەچیت دەخوێنی تنیان هەر شتێک لە مەتاری ئەستەمبول دێتە خوارێ لە ئەڵمانی دێتە خوارێ لە مەملەکەی عەرەبی سعودی دێتە خوارێ کۆمەڵک ژنیت کەی لەگەڵە و دەچیتن ئەمڕەی خۆی دەکات سەفەری خۆی دەکات خوێنی خۆی دەکاتن و دێتەوە حرام نییە ئاوێرە ئەس بێ پرسیارکەم مەقسەدە مژاوی بر هەندرێ شتێنگە ئەخفنەک دەمەلگەلەکە بێت باش کچەک 18 ساڵە بەڵێ سەفەری دەکەت هەر مەبەستەک بۆ خۆشیە بۆ خواندنێ بۆ عیلاجێ تنێ بەڵێ بێ مەحرەم بەڵێ یاژی حتا بۆ عمرێ بەڵێ حلالە یان حرامە کەنگی درستە کەنگی نەدرست حرام نییە ئەگەر نەترسا لە ڕێگایەکەی و لە جێگایەکەی حرام نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو فەرمودەی فەرمووە بۆ ئەو کاتی فەرمووە چونکی پێغەمبەر شتی ئەبەدی حرام ناکاتن هەتا قیامەت پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر شت هەبووە بۆ سەردەمی خۆی بۆ زمانی خۆی گوتێتی دروستە وتێتی دروست نییە باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنزیمی کاروباری وڵاتەکەی خۆی کردووە تەنزیمی ئەو شتێک گوتێتی مەیکەن ئەمڕۆ نیان کردو سبەی کردویانە بڕۆن وا بکەن وامەکەن نەوع عیلاقاتێکی لەگەڵ جوولەکە و لەگەڵ یەهود و لەگەڵ ئەوانەیە بەستیوە ئەوها بووە ناکرێت ئێستا بالضبط پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆنی کردووە ئێمەش بین بڵین ئەوهای کردووە بالضبط ئەوەی قورئانی پیرۆز بۆ ئێمەی دیاری کردووە ئەوە حرامە لەسەر ئێمە ئەویت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنزیمی ژیان و وڵاتی خۆی کردووە ئەگەر ئەو زەرەرە بۆ ئێمە شەبوو
ئێمە لەسەر فەرمانەکەین و جێبەجێ دەکەین زەرەرەکەی نەبوو نایکەین کاک سەیدا ئێمە دین بەس بۆ مەملەکەی عربی سعودی ناتوتە خوارەوە ئەلەوەندە تەطبیق کرێ و خلاص و بڕایەوە ئەتو ئەو دینە عالەمیە یعنی کابرایەک لە ئەرجەنتین لە پیرۆ لە ئوسترالیا لە ئەوروپا لە ڕۆمانیا لەبێ ئەو دینە تەطبیق کات دەکرێت سەفەر نەکا دەکرێت نەچێتە زانکۆ 50 ساڵ پێش ئێستا دەیانگوت پیاویش نابێتن بخوێنێتن پیاویش دەیانگوت علمی شەیتانە ناوی بچێ مەکتەب نەکرد ئێستا کچ و کوڕ مامۆستای زانکۆم کچ و کوڕ لەگەڵ ئێمەش دانیشتووە محەجەب بەشە و مؤدەبیشە و زۆر عاقڵ و زۆر نەجیبن و 18 ساڵیشە لە زانکۆم نەمبیستووە تەلەبەی ئێمە بێنن عقوبەیان بدەن بڵێن ئەمانە شتی خراپیان کردووە باشە پێشتر عرف حرامی دەکرد عرف ئەوەی دەکرد عرفەکە خراپ بوو غەڵەت بوو تووشی فەساد دەبوو منع دەکرێتن حرام ناکرێت چونکی ئەڵڵا گوتمان جل جلاله ئەو تحریم و تحلیل دەکاتن بزانە کەواتە دینەکەمان دەتوانین بڵێن عالەمیە يعني أصلي اختلاطك حرام نية دكتور أصلي اختلاطك حرام نية ئەسلی اختلاطەکە حرام نییە روداني تاوان حرامك ڕوودانی تاوانە غەڵەتە یان هەر شتێکە ئەوە حرامی دەکاتن ئەی خۆی گەورە وجعلناكم خلقناكم من ذكر وأنثى بنێر و مێ ئێمە دروست کردەوە ناکرێت شعوبا وقبائل ناکرێت کە ئوستاز ئەمە دەچێ ویلادە دەچێ خەستخانە دەچێت جامعە دەچێ بازار دەچێ معاملات ناکرێت بەس پیاوە بچێتن ژنیش وەکو پیاوە هیچ نقستانیەکی لەگەڵ ئێمەیانە لە بازارت لە جامعەت لە خەستەخانت لە هەر شتێک بەڵام بە حیشمەتەوە بە ئەدەبەوە بە ئەوە خلاص ئەمن ئەمن لە ناو واقعی لە ناو واقعی زانکۆم دەزانم ئەو خەڵکەی لە دەرەی زانکۆی ئاگای لە زانکۆنیە وازانێت ناو زانکۆ فەسادخانەیە بە پێچەوانەوە بڕۆ ئەو خەڵکە بە ئەخلاق و ڕەوشت و تێگەیشتی لە ناو زانکۆکانەیە تو یەکێک ڤیددیوەک پیشانەداتن 5 کەس 6 کەس ئەمە بەس لەو زانکۆی ئەمە لێمە لەوانەیە 10,000 قوتابی تێدا بێتن لە 10,000 قوتابی دەغەڵەتەکە لە کۆڵان و فەرعەکان و بندیوار و بە تەلەفۆنیش ئافرەت لە ماڵەوە غەڵەتەکاتن بەڵێ بەڵێ مەبەستم ئەو بوو هەروەکوی نازام ئەگەر ئەو تێگەیشتنەی کە ئێستا هەمە نەزم تۆ چۆن لێکی دەدەیتەوە ئەگەر ئەسلی اختلاطەکە حرام بێت بۆ منە دەڵێن ئافرەتێک لەگەڵ پیاوێک ئەوە هیچ کە هیچ نەکەی یعنی لە شوێنێک لە شوێنی کارە یاخود خوێندنە هەیە ئێ باشە حاشاشی ئەمە دیسا من وای دەبینم مەسەلەن ڕەنگە ئێستا بە تایبەتی لە سەردەمی ئێستا ڕگەزێکی دیکەش پێ بوو مەسەلەی هاو ڕگەزخوازی و بابەتانە جاری وایە هیچ اختلاط نییە مەسەلەن هەمویان نێرن لە ناو یەکدینە بەڵام حاڵەتی هاوڕگەزخوازیش غەڵەتیش ڕوودەدات ئێکەواتە دەبێ اختلاطش نەبێت لەلایانی جنسی ئەو شتانە بێتن جارێ دزیە جاروایە بوختانە جاروایە حەسادەتە ئەنواعی غەڵەت هەیە غەڵەتەرەوەنی لە ڕووی سێکسی و جنسی و ئەوانە تووشە بە پێچەوانەوە کاتێک ئافرەت ئەگەر شخصیتت دایە و تێکەڵی خەڵک بوو هەستی بەکیانی خۆی بکرد کچێکی من لە دەرێ هەولێر لە کۆلی زوەرگیرا گوتم وەرە کچم دەڕۆی خۆت پێکەم نەبیتەن بۆ خۆت دەڕۆی بۆ خۆت دێەوە لە ناو زانکۆ ئەوها دەکەی خۆت پێ لە کوڕەکان کەمتر نەبێتن باوەڕ بکە وەچی کچەکان نەخۆش دەکەون مشکلەیەکیان دەبوو ئیجازەیەکیان دەبوو دەگوت دایکی کچەکان تەلەفۆنیان بۆ من دەکرد دەمبر لە خەستخانە لەگەڵ خۆم دەمینە بەس ئەوەندێ لە ماڵەوە جورئەتێک بدەینە کچەکانمان منداڵەکانمان خێزانی من کچی منە و سیارە لێ دەخۆڕن دێن دەڕۆن باشتریان لەگە سایق تەکسیەکە بێن و بچەن دکتۆر خودش تازی لە سعودیا قسەت بەشە کرد بێت لە سعودیا برادەرشی من لەوێ دەخوێن دەیگوت گوتم ئەو بۆ لە سعودیا نایلەن ئافرەت ئیجازەی سایقی هەبێ لێ بخۆڕە وتی لەبەر ئەوە نییە کە پێیان جائیز نییە فتوایەکە وتم لەبەر چیە دەیگوت لەبەرەوەی نایلەن ژن و پیا و بێتە بازار و تێکەڵ بێتن گەنجەکانیان ببینن ئافرەتێک بە سارێکەوە دەڕاتن بە 5-6 دەچن اختیسابیەکان وەکو نەدیدکە نەدی و بەدید دکتۆر بەڕاستی کەپتیان لەسەر بەزە تۆ کارەساتە دکتۆر لەلای ئێمە دەبینی کوڕێک بە دوای کچەکەتن ئەمە لە حەفتەکان بە دوای کچەکەتن کوڕ بە دوو کچەکەتن ئێستا چونکی بۆ تەبیعی تێکەڵە دەکنی تەبیعی تیش بەکنی دادێ و دەڕاتن و چ کەس بە دوای کەس زۆر ئاساییە چ تشتەکە بۆ زەڵامی حەلال بێت بۆ ژنێ حەرام بێت و بەروڤژیش بۆ ژنێ حەلال بێت بۆ زەڵامی حەرام ئەوەی پەیوەندی بە خصوصیاتی ئافرەتەوە بێتن بە خصوصیاتی تایبەتمەندەکانی ئافرەتە بێتن محتەشیمە ئەوەی حرامە لە جلک و بەرجی لەشتانێ هەر ئەوانەیە ئەویت کە پێشتە دەیانگۆ سەوت المەرئەتی حرامن بابەتی تو بە ئیشارەت بە لوغەت الئیشارە قسە لەگە ژن بکەی چ بکەی یعنی ئەگەر وسەبەت یعنی سترۆنگ گوتن بۆ ژنێ حەلالە سترۆنگ گوتن گۆرانی وتن لە بۆ ژن مەسەن لە مەجلسەک ئەگەر هەبی حەلالەیان حرام ئەمن ماجستێرەکەم لەسەر ئەحکام الفنون الجەمیلە في الفقه الإسلامي ئەگەر حەستان لێ بۆ ڕۆژێک بانگم بکەن باسی هونەرە جوانەکانتان بۆ دەکەم بە درێژی باسی پەیکەرم لە بۆتان کرد بەس باسی هەموو ئەو شتەکانیت کەتان بۆ دەکەم با ئەمە شتەکە زۆر لێک دووری نەکەینەوە ئەو شتانێکە مەبەستمان ئێمە لە حەڵاڵ و حەرام باشە
ئەمن ئەگە کاتەکەم بدەنێ دكتور قسەتان بۆ دەکەم انا بلا بلا فرمي. ابدا دامي دينا كاتب. مجبر هند تويناي بس بلى. مقصده من ابا وقت ام بسوريتكين دا ام برسوا درس ورجرين بەڵێ تشتاق بو ظلامي حلال بو حرامات او نمونه اينا سترونغوتن بو جنكي حلال وكي ظلامي لا هوەرە جوانەکەم بۆتان باز دەکەم لا اخر او خواتمني هم من دريشكا بس ئەو ڕۆژ شي ضل باش یەک دقیق قەوسێک دەکەین و باسی بابەتی هونەرە جوانەکەم با هەمان پرسیاری ژوان یان وەکو خۆی دیکەمە یان بە جۆرەی دیکە دی. چ کاتێک ئافرەتێک گۆرانی بڵێت ئاساییە وە لە چ کاتێک ئاسایی نییە گۆرانی بە شێوەیەکی گشتی ئەگەر وشەکانی غەڵەت نەبوو خراپ نەبوو باشە پیاو بیڵێ ژن بیڵێ وەکو یەکە ئێمە بەڵگەمان هەیە پێشوازی پێغەمبەریان کرد بەتاڵە البەدر عەلەینا خۆ بەس پیاونیان کرد ژنیش کردیان باشە نمونەیەکەمان هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیتی عایشە دەڕوات گوتی یا عایشە بۆچێ دەڕۆی گوتی ماڵێکی ئەنساری بووک دەگواستنەوە باشە بووک دەگواستنەوە گوتی دە باشە دەفەکەش لەگە خۆتان ببەن باشە بژڵێن ئاتەیناکم فەحەیانە و حەیەکم لەوانەی مامۆستا ئۆکێ باشە لەبەرلیتن ئەو گوتن و ئەو شتانە کە دەیڵێن ئەمە یەک قسە هەیە ئەگەر ئێمە سەوت المەرئا دەنجی ئافرەت حرام بی گۆرانیشی حرامە حرام نەبیتن گۆرانیشی حرام بەڵام ئافرەتە خۆی ڕوود کاتەوە بێ لە پێش کۆمەڵێک خەڵک و سەما بکات و ئەو بکات و هەموو ئەوەی لە بکەن ئەوە لەوانەیە جەوەکە حرامی بکاتن نەک سەوتەکەی نەک دەنگەکەی زانایان لەو بارەیەوە دەفەرمونون دەڵێن مەسەلەی تەڵا البەدر عەلەینا ئەوە بۆ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە کۆچی کردو بۆ مەدینە هێشتا بە تەواوی دینەکە نەگەێنرا بۆ ئەو بەشەشی کەما بۆ لە مەدینە دواتر دوای ئەوەندە ساڵە بە هەمووی تەسبیت بوو ئیدی کۆتایی هات لەو بەشەی کە لە مەدینە بووە دواتر دینەکەی زیاتر بڵاو بۆتەوە ئەم مەسەلەی ئەمە یەکێک بوو لە نێو بابەتەکان کە ئافرەتان ینی با بڵێن گۆرانی گوتن بۆیان نەبێت و ئەوەی دیکەش ئاتەیناکم تەنیا لە نێو ئافرەتان خۆیان دابن مەحرەمیان تێدا نەبێت وەکوی کە پیاویان تێدا نەبێت ئایا ئەمە ڕێک دەکەوێت لەگەڵ ئەمە ئەوە لە ناو ئافرەتان بێ یان خەڵکیت کە گوێ لێ بیان گوێ لێ نەبێتن ئەوە ئەتوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووە ئەتوە بە تەحلیلی خۆتە باشە بە تەفسیری خۆتە بە تەفسیری ئێمەیە ئەمە بەس مهم مەسەن زانایان لەو بارەیەوە ئەو مەسەن ئەوها دەڵێن کە بە تەواوی هەموو دین تەکمیلە نەبوو لەوەی کە بەشێک لە مەکە بەوەی دیکە لە مەدینەیە بدایەتی ئەوە کە گوتم من قاعیدەکانتان پێ دەڵێم باشە هەر شتێک قورئانی پیرۆز بە ئەبەدی حرامی کردبێتن حرامە باشە باسی ئەوە نەکراوە باشە دەگەڕێتەوە بۆ عورفی خەڵکەکە بۆ نەوعی مەجلیسەکە بۆ نەوعی دەنگەکە بۆ نەوعی فەسادەکە ئەگەر ئەوانەی لێ بۆوە ئەو کاتی حرام لی غیریهی دەبێتن وەکو چۆن یەکێک تەلەڤیزیۆنی هەیە سینەمای هەیە یان سەتەلایتی یان هەر شتێکی هەیە حرام لی غیریهی یعنی غیری خۆی حرامی دەکە نەک ئەسلی ذاتی خۆی هەر وەکو ئەو چەقۆی کە بەدەستەوە دەتوانێت پیاوی پێ بکوژی و دەتوانین زەڵاتەشی بێزەڵەت وەکو هەر شتێکی کار ئەمن ئەوەل جا پێتانم گوت دەقە قورئانیەکان شەرم لە کەس ناکاتن باشە شەرم لە کەس ناکاتن گوتی ئەو شتە حرامە مەجالی قسەیتیان نیە نەیگوت حرامە دەگەڕێتەوە بۆ ئەو زەمانە بۆ ئەو کاتە بۆ نەوعی مەجلیسەکە بۆ نەوعی شتەکە جا بۆ هەموو شتێک هەر باسەکە لە گۆرانی نییە باشە دکتۆر بەڵێ کچەکل vê meclisa xêrê dengê xû dengekê xûş hebit cilkêwê jî hicab bit قورآنê bixînit em guhê xû bidîne dirist e ئێستا ئەگەر لە ئەوەی مالیزیەکان دیتویتان فڕقیانێ تورک هەیەیان مالیزیەکانیان کۆمەڵک ئافرەتن حیجابن و سروجیش دەڵێن و گۆرانی دەڵێن لە تەلەڤیزیۆنیش پیشانی دەداتن تەلەڤیزیۆنی پیشانی دەداتن بەس ئەوەندە لای ئێمە گوتیانە حرامە ئێستا منەێرن بە جورئەت فتوایەکەش بۆچی بۆ جورئەت نەکە حەلال ئەوان حرامە دەزانی مەسەلەکە چیە ئەمە ئەگەر بە جورئەتەوە فتوانە دێ حرامە یا حەڵاڵە نا باسەکە لەوە نیە باسەکە من دەڵێم ئینسان ئەگەر خەڵک تێگەی لە قاعیدەکان خوای گەورە چی لێمان حرام کردووە باشە ئەوەمان زانی باشە خەڵک دەبێت لەوە تێبگەین دەێتن خەڵک زیاتر گوێ لە فتوا ڕدەگرێتن کە گوێ لە فتواژ ڕدەگرێت ئەو مامۆستای دەڵێ حرام ئەوە دەڵێ حەڵاڵە ئەوەیە دەڵێ مباح ئەوە دەڵێ نازم خەڵکیش لێی تێک دەچیتن بەڵام ئەگە خەڵک قاعیدەکەی زانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەوە دەفەرمی ئستەفتی قەلبەکە ئەگە زانیت قاعیدەکە ئەوەی حرام دەبی ئەبەدی بێتن دەبی فەسادەکەی ئەبەدی بێتن دەبی عالەمی بێتن ئەوانە باسم کردم من دوو شەرتەکەمان هەیە ئەوانە لە قورئان باسی کردووە لە 14-15 حرام تێناپەڕێن 14-15 حرام چەندن کۆ ئەگەر بوومە بژمێری ئەوە ئەخر مثلا ئەسەکە دکتۆر وار بلا صريح بین مەگوزی يعني جرئت ئەم بێژین ئەنا والله خوب بەدزین و ئەبەوەت بێژ ئەمین لە ئەمین چواردەنەمانە دقەکان ئاەتی لەسەرە نەنە بەس نۆڤۆ دا مەقصدم جرئەتە با ئەوە بۆ جارێککە ببینێتن دقەکان چواردەیە
باشە ئەو کاتە ئەمە ئەگەر باسی حرامەکانمان کرد دەکرێت ئاەت باسی کەین و شیکاریشی لەسە بدەیت کە چی حرامە چی حرام نییە ئەو ثەوابیتەکانە وەکو قەتلە زینایە شەرابە مەسەلەن قەذفە گوشتی بەرازیە و خینە و چواردەیە شراب ئەبدیە مەسەرەن یەک لە ئەوانە بەڵێ شەراب نەک ئارەق گوتمان ئەوەی تەخمیرەکات ئەوەی کە سەرخۆشت کە مخدرات و ئەوانە بێتن وەنێ کابرا حەبێکە خواتن نازانم چیە خواتن حرامە خواردنێک ئەوەیە کە سەرخۆشت دەکات بەڵێ ئەمە ئەبدیە بە هیچ شێوەیە حەڵال نابێت مەجالی قسەیتیانە ناکەوێتە بەر ئەو چوارچێوەی ئەگەر حاڵەتی زەرور هەبوو کابرا خەریکە دەخنچێ لە توێنان هیچ نییە بەڵام یەک بتڵ ئەو شتا با ناوینێنین هەیە و کابرا لی بخوات و بۆ ئەوی نەمرێت ڕێپێدان هەیە لە حاڵەتی ضرورات تبيح المحظورات يعني ضروري ناكەوێتە قالبی ئەمە لێرە ئەو کاتی چیمان هەیە حفظ النفس پێش ئەوەی پێش شتەکان کە دەکەن حفظ النفس دەبی نفسی ئینسان لەسەروی هەموو شتەکانە دەبی هەر شتێک لە خواری ئەوە بوو دەکرێت ئێمە تووشی حرامەکە بین بەڵام بەس نفسەکەی ئینسان پارێزراو بێتن کچێک و کوڕێک بەڵێ 18 ساڵیان تێپەڕاندووە عاقڵن تێگەیشتون زەرەر لە کەس نادەن زەرەر لە خۆشیان نادەن و ماچ و دەستگرتن ئەو شتانشانە یەکتریان خۆش دەوێت بەڵێ پێکەوە دەچنە دەرێ لە کافتریاک دادەنیش بەڵێ حەڵاڵە یان حەرام بەڵێ هەر کچێک یان هەر کوڕێک بالغ بوو عەقڵی تەواو بوو ئەوە دەتوانێتن زەواجی شەرعی بکاتن باشە ئەمە شتێکمانێ لە شەرع پێ دەگوتر سەدەن للذەریعە ئەگەر ئەوە هەڵخەڵەتاندنی تێدا نەبوو بۆ زەواج بوو دەتوانن بەس ئەمە قیاسمان چییە کچی من دەڵێ بابە مەسەن ئەو پرسیارەت و کچی من لە منی دەکاتن ئەمە هەر شتێک کە گوتم دروستە دەبی ئەوەجا بۆ خۆم پێ دروست بێتن و نەک بۆ خەڵک بڵێم حرامە و بۆ کچی خۆشم یان بڵێم حەڵاڵە بۆ کوڕی کچی خۆشم بڵێم حرامە ئەمە ئەو هەم بە سەراحەت لەگە منداڵی خۆم هینا من کچیشم هەیە و کوڕشمە گەورەشم مامۆستان خەریجی زانکۆم هەیە باشە پێم گوتونە ئەگەر کوڕێک ویستی مفاتحەتان بکە بزانە مفاتحەکەی بۆ چییە ئەگەر بۆ زەواجە باشە بڵێ دەرگا هەیە ڕێگامان هەیە ئەو هامان هەیە ئەو کاتە تۆ ڕێ لەو کوڕە دەگریتن بڵێتن ئەمن دەمەوێت زەواج بکەم بەڵام 4 ساڵی کولیە دەچی لەگەڵی ڕادەبێریتن دوای ئەخیری سیمکارتەکەی فرە دەدا یان عوزرێک دێن تۆیان دەڵێ ماڵی باوکم ڕازینی یان نازام چییە دەڕواتن بەجێ دێریتن مەفاسیدی لە دوو بۆوە دروست نییە مەفاسیدی لە دوو نەبەوە ئەسڵەن بڵێ خۆشەویستیە ئەوە حەرام نییە ئەسڵەن ئەگە خۆشی نەوێتن ئەمە نامانێت کچەکەمانی بدەینێ ئەمە دەمان خۆشی بێ کچی خۆمی بدەمێ دەمێت خۆشی بێ بەڵام خۆشەویستەکەی بۆ زەواجیان بۆ ڕابواردنە ئەمە دەبی ئەو قیاسەکە دقیقا لەبەندە بەڕەهای گوتمان بڕۆن بیکەن لەوانەیە لە دەکت هەشتی زەرەرمەند دەبێتن دوی زەواز دەکات ساباتی بەڵام تو بڵێ خۆشەویستی حرامیان خۆشەویستی حەڵاڵە خۆشەویستی بەڵام مەفاسیدی لێ دەبیتەوە مەفاسیدەکەی حرامە باشە ئەوە لە شەرع ئەمە مەسادیری ئەومانە یەک لەوانە سەدەن للذەریعە بۆی تووشی ئەو غەڵەتە نەبێتن کەسەکە تووشی غەڵەتەکە نەبێتن بەڵام ئەگەر ئەوە نەبوو داخوازی کردووە و ماڵیان دەزانن و داک و بابی دەزانێت و پێکەوە دانیشن لێک تێبگەن قسەی بکەن پێکەوە بستنە دەرەوە هیچ مانعێک نییە وەکو چۆن لەگەڵ هاوکارێکی خۆی مۆزەفێکی خۆی لە دائیرێ لە دەرێ لەوانەیە خەلوەی تێدا دروست نەبێنی پەنای تێدا دروست نەبێتن نەوەک شەیتان زەفەریان پێ بە و تووشی هەڵە بن تووشی غەڵەت بن ئەلەو ڕۆوە ئێستا خۆ دەتوانن بە تەلەفۆن بیکەن دەتوانن بازار تەریقەت کە بکەن ئەم نەتو نەشزانین وایان بەس هەتا ئەوانە تەفاهمیان زیاتر بێت لێک زیاتر تێک بگەن یەکیان خۆش بوێتن باشترە با دایک و باوک ئەمن کچێک تەلەبەی ئێمە بوو باوکیم دەناسی باشە هانای بۆ من هێنا گوتی کەس نماوە لە هەولێر نێت ئەو کوڕە بێنێت بۆ داخوازی من باوکم نایداتن لەبەر یەک سەبەب بانجی باوکیم کرد باوکی برادەرمە ناسیارمە گوتمە ئەو کچەی بۆ نادەیە گوتی جارێک هات تێستم کرد گوتم بزانم ئەوانە دڵیان پێکەوە یاننا گوتی نەمدا دوای دیسان خەڵکی هینایەوە جاری سێم گوتم بەخوای ئەوانە ئەوجە جوونە چیدا گوتی ئەوانە حەزیان لێکە مادام حەزیان لێکە نایدەم بەم پێ وەچی هاتە ژوورەکەی من ئەمن هاتە دەوام هاتە لای من لە دەرکە گوتی مامەستا دکتۆر دێمە ژۆرێ بەس پێشەوە بێمە ژۆرە گوتی بە هەر سێ تەلاقم ئەو کچە نادەمە ئەو کوڕە ئەوجە دێمە ژۆرە هاتە ئەمە قسەم نەما چی لەگە باسکەم بابە خۆشەویستی غەڵەت نییە هەوە نییە ئەو کوڕە کوڕێکی مؤدەبە عاقڵە وایە نازام چییە
گوتی مادام خۆشویستی بابە ئەمە پێمان خۆشە خۆشی بوێتن ئەگەر خۆشویست بێت تەسحیح لە بۆ دەدا ئاگای لێ دەبێ و کچەت نەخۆش دەکەویتن باشە نەخۆشکت بەرەڵای ناکە ئاگای لێ دەبی لە بەرەو خۆشی دەوێتن بەڵام خۆشی نەوێتن سبەی یەکەش کە چاوەچی لێ ئەو بکاتن بە دوو یەکەشکە دەکەیت ئەو کاتی خۆشەویستی نییە ئەو کاتە حەزە ئارەزووی لەگە ئەو ژنە حەزەکەی تێر بوو بە دوو یەکەشکە دەکەویتن خۆشی نەوێتن ئەمە مەفروزە کچی نەدەینێ کە کچیشماندایە دەڵێن کچەکەمان خۆش بێ بە کچەکەمان دەڵێن هاوسەرەکەت خۆش بێتن خۆشیان ویست خێزانی دروست والله عجیبە هەر بەجددی و بیرکردنەوەی عجیبە هەر لەنێ ئەو قسەی ئەو برادرت باس کرد کە تەلاقی خواردووە دوایش نەیدایە دوای ئێستش دوای کچەکەم دیتەوە کچەکە شووی بێکەشکە کرد کوڕەکەش نشکە هینا ئەو پیاوە ئێستا چەند گوناحبارە ئەو پیاوە ئێستا ئەو پیاوە چەند حەجیشی کرد بە ڕقەمی حەجەکانتە لەم خەڵک حەجی لە پێش چاو نەکەی چەند حەجیشی کرد نەکێکەکەس بابی ئەو کچە باشە ئەوە چ گوناحی دەکات گوتی بەهاسی تەلاقم ئەو کچە نادەما کوڕە لەبەرەوەی خۆشی ویستیە گوتم غەڵەتی کردیە گوتی نا پێکەوە چوینە دەرێ نا ئەوها کردی والله هیچ غەڵەتی نەکردیە کچەکە محەجەبە و ملتەزیم و مؤدەب و ڕێک و پێک بوون باشە لەو حاڵەتەدا ئەو کچە یان ئەو تخوا بە زۆر سەریح بین ئەوە شتێکە ینی ینی خوا داوە لە بەندەکانی دەکات کە خۆشەویستی لە نێوان ژن و مێردا هەبێت باشە کە خۆشەویستی بینەکم مەوەدەتەن وەڕەحمە مەوەدە ینی خۆشەویستی ئەمە باشە تو مخالیفی ئاەتی حاڵەتێکی هەیە ئەم کوڕە چەند پیاوانە لە زیاتر لە جارێک و 2000 و 3000 چۆتە داخوازی بە ڕێگایەکی زۆر دروست و شەرعی و ڕێکبێک و جوان لەو حاڵەتەدا ئەگەر بێت و مەسەرەن هیچ ڕێیەکی پێدراوە لە ڕووی شەرعەوە بڵێ کاکە من ئەو کچەتەوە بە هەر جۆرێک بێ مارێ دەکەم دەتوانێت ئەو بکات مانع نییە ئەو کوڕە بچی ئەو کچە بهێنێت لە کورداری خۆمان پێ دەڵێن بە دووکەوتن و ڕەدووکەوتن و هەڵگەتن ئەخۆ ڕەدووکەوتن لە چ پەیدا بە لەوە پەیدا بووە هەر ئەسڵەن لەوە پەیدا بووە ئەو کچە 18 ساڵی خۆی تەواو کردیە عاقڵە ملتەزیمە متەدەینە باشە دەتوانێت لەگە ئەو کوڕە هاوسەری بکاتن وەلی ئەمریشی ناوێت وەلی ئەمرە ئەوە نییە هەموو ئیمامەکە فەرمی دەڵێش شروعی هەیە وەلی ئەمر شروعی هەیە نابیتن عداوت لەگەڵ نابی زوڵمی لە نابی والە نابی کۆمەڵک شەرتی هەیە وەلی هەمووی لەگەڵ کردووە ئەوانی چینی پێشەمە مامۆستایان دەرێن ئەوانی چینی پێشەمە بڕۆن تەمەشاکەن داکمان پلکمان نازام پورمان فلانمان هەمووی بەو نەوع بە شودراینە باشە ئەوەی ویستیتیان ئەوەی نەکرد بە زۆر بە گەورە بەگچکە بە نازام بە زاڵم زوڵمیان لێکردینە تعدایان زەواجێکی نابەدڵ باتڵە بەس پرسیار باتڵ نییە باتڵ نییە لەبەرەوە هیچ عیلاجی نییە ناوێت ئەوە بکاتن هەندێک باوەی دەیکوژێتن باشە هەر لە زمانی ئەو حرام و حەڵالە با زۆر بابەتەکەن هەر لە چوارچەوەی ئەوەش دەمێنینەوە دیسان دێمە سەر باسی تەلاقەکە باشە خەڵکانێک زۆر سوێن بە تەلاق دەخۆن کێشەیەکی گەورەشی دروست کردووە لە محکەمە خەڵکانێک هێ زیادە بنەوە دەمێت پرسیار بکەم هەر بەجددی سوێن بە تەلاق دەکەوێ مەهۆستیان دەڵێن ئەگەر حەستان لێ بوو ئەمن هەر اختصاصم قانون ئەحوال شخصیە هەر ئەحوال شخصیش دەڵێمەوە بە دەرس دەڵێمەوە کتاب و تەلیفیشم هەیە ئەگەر حەستان لێ بە دەرەجی تەلاق محەممەد کاتەکەمان دەتوانین تۆزێک درێژ بەس ئێستا ڕۆژێکی دیکە بێ کاکە لەگە دکتۆر لەگەڵتان دادەنیشت بەس ئەوەندە سوێن بە تەلاق بۆتان باز دەکەم با پێتان بڵێم ئێستا ئەمە لەگەڵ ڕێزم دەستی مامۆستایەکان ماز دەکەمەوەی لە لزنەی فتوانە کاتێک یەکێک دەستیتە کنیان کابرایە گوتیتی بە هەر سێ تەلاقم و بڕاوە لەو دەرکێ نەچێ دەرێ بە هەر سێ تەلاقم فلانە باشە یان بە تەلاقم سێنە چونچ والله وبالله وتیلای ئەو سێ دەڵێ هەر سێکی ئەوەی قەسەمە و ئەوەیە ئەوانە ئەوەی گوتیە دەچیتە لزنەی فتووە دەچیتەوێ هەمووی دەڵێن تەلاقەکەت کەتیە هیچ عیلاجیشی نییە هیچ چارەشی نییە باشە ئەمە حەدیثمانەیە حدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم ڕۆژێک لەو مامۆستایانم پرسی ئەو مامۆستای بەڕێزانەی کە مامۆستای مزگەوت و ئەوانەنە گوتم مامۆستا ئەمن خەریجی شەریعەمە ماجستێر و دکتۆراشم لە شەریعە هەیە یعنی وە نەڵێن ئەفەندیەک دانیشتێنەوەک بڵێن مامۆستا بە کەیفی خۆی دەداتە بەرێ قسان دەکاتن ئەمە قسەی لە ئەوەی خۆم ناکەم و خۆشم گوناهباری بەرامبەر خوای گەورە ناکەم خەڵکێک گوێی لێ یان گوێی لێنیان نازانم چۆنە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەک ئیمامی مسلم ڕێوایەت دەکاتن دفرمي كان الطلاق في عهد رسول الله صلى الله عليه وسلم وسنتين في عهد إمام أبو بكر الصديق وفي زمن أبو بكر وسنتين في زمن عمر رضي إخوان لسربيتا كان الطلاق الثلاثي واحدا طلاق السيبسي يقبو سردمي بيغمبر إمام أبو بكر باشا وإمام عمرش سلام إخوان لسربيتا طلاق السيبسي يك طلاق كتيا إسألك نخو ما نفسه شي ديخن
باشە ئیمامی عومەر فتوایەکیدا گوتی خەڵک تەلاقی بێقیمەت تەماشا دەکەن هەر کەسە گوتی هەرسێک هەرسێکی دێخین لە بۆی تەدیبی کۆمەلگایەکەی خۆی بدات ترساندن دوای هەر چار مەزەبەکە هاتینە تەقلیدی ئیمامی عومەر دەکەن حەدیثەکە ئیمامی مسلم وەرناگرن باشە ئەمن ئەوە لە بۆ تەلەبەکانم باز دەکەم قوتابیەکمانەیە ئافرەتە شووی کردیە ساڵێک تەخەڕوزی کرد و پاشەنجی تەلەفۆنی لە بۆ کردم گوتی مامۆستا برایەکمای وەزعی زۆر خراپە لێم پرسیە چیە پێم ناڵێ لێم پرسیە ئەوڕۆ پێی گوتی ما گوتیتی وەڵڵاهی ئەم تەلاقم خواردیە چوویمە سلێمانی لزنەی فتووا گوتیتیان کەتیە چوویمە کەرکووک گوتیتیان کەتیە بەخۆیان ماڵن لە کەرکووکە باشە گوتی نازانم چ بکەم بەتەمان بچمە هەولێر گوتی ئەمیش شتەکەم لۆ باس کرد مامۆستا تو باسی دەکەی گوتی لۆم باس کرد گوتی بەڕاستە یعنی من مەجالی تێدا مایە گوتم تەلەفۆنی لە بۆ من کرد گوتم مەجالی تێدا مایە بەزەزانی چ بکە گوتم بڕۆ هەولێریش باشە بڕۆ هەولێریش دوای من هاتیەوە قسە لە بۆ دەکەم هات بۆ هەولێر چوو بۆ لزنەی فتووا پێیان گوت وەکو ئەوانی دیکە تەبعاً تەلاقی سێ بەسێ دێخن لێرە یعنی قسەکەی خۆم نیە ئێستا لزنەی فتووا لەوانێ گیان لە دەنگم بیتن تەلاقی سێ بەسێ بە یەک لەفەز دەڵێن کەتیە هەرچێکی کەتیە من بێک زاریوە بڵێ دڵێ وەکەت حديثك إمام مسلم إيش دفرميتن لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمينا كتيا إمام مسلم رواية دبي لسه مجلس أنا وبكي لسه مجلس بيسيد زار سي شاهد بيسيد زار لا كمال إسراحة دتورين بي كاك استمن هاتي ما كوميواني قوم تنزا هاتي ما يقدر إن شاء الله أما مجلس إيش كش رك دخين وبلام تانية أو عنده هر سوين خوارنيك بغير إخوة سوين دك كويت سوين دك أنا كويتن أكابراك سوين دي بطلاق خوار قلتي مثلا بطلاق والعياذ بالله أو كوتوا أو دبيت سوين ابن تيمية دفرميتن كفارتي سوندكي داداتن اگر طلاق كان كتيا فرميتن كفارتك شي ناكي تونشي لغو نابي سون بغير خوي جوره بخواتن دلي اول شي ناكيتن دكتور بري بطلاق ما لفظك تونشي ما جيك تليفون دك او جو كره شوي هاتو تليفونك قلت ما مستكوا امش قلت مكاكا حاله موضوع يعني نكتيا باورك دومانك باشان جيش تليفوني لبودا كدم دغه ما مست من نازن مهم د زنج نکم له دسو من دال كانم له دسو من دالم وقت خوي باران بك هر لسر اساسي اون طلاق خوي زانيتي كان كوي طلاق ان شاء الله خدش ترازي بارشيوا ان شاء الله خدي خيرات ابن بيست سلام عليكم يا اخو قال خوش حال بين ما دابشتين كده ما بدا دكتور تاخير نبات دكتور يا مصاب لو جماعه ام قال خوش حال بين سلام عليكم ان شاء الله دير ريك كافين الشبكه دير ريك من خدمتان بس عندهم لناخ عندهم لدلا دميتن خلق بغلط تيجيشتي ما مستا هي من جار الجمل اللي عندك ما مستا عند بيتن بابا فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم يعني او فرمودي لبو چندر باسي كده پیغمبر صلى الله عليه وسلم فرموتي امن قضاوتي دكم قضاء حكم ددم حكم لبني دوتان ددم باشا اگر حكمكم لبو سيداي دا بلام حقي نبو بزانا من قطع عقل لبو تو او دكم نلي او اگر زاني غلطي ولي مقرع باشا يعني پیغمبر صلى الله عليه وسلم دكري حكم بدا قضاوت بدا واصابه نكاتن باشا كواتا پیغمبر صلى الله عليه وسلم وكو قاضي بو وكو خلكشي حاكمي دا صلاه دار بو لزيج والله مجلسك زور هالدغري دكتور يعني هو هول ان شاء الله مجلسش كجرك بخينو بتفاصيل زياتر عندك وردكاري هي قصي لسر بكم زانين خوای گەورە ڕەمەزانتان قبول کاتن لەجەنابی بەڵام مصیبەتی هەموو لایەک خوای گەورە دوور بکاتن ئەوانەی کە وەفاتیان کردیە و خنکاینە خوای گەورە بە شەهید قبوڵیان بکات سەبووری کەس و کارەکەیان بداتن ئەو نەبوونی و نەهامەتی و بێڕاتبی و بێوەزعی ملەتەکەمان ئینشاءالله خوای گەورە بەو بەرەکەتی ئەومان جێ ڕەمەزانە ئینشاءالله لە بۆمان چاپ بکاتن اللهم ئامین دكتور ئاوەدانت کردەوە سەرچاو خۆشحاڵتان ما شاء الله بارك الله فيك ايه سرودك حلال سرودك خوش يقول كاتك بستو الدروة صلوا على الحبيب سيدنا محمد أقر شاهين وقر شاهين وبازم يا رسول الله أقر شاهين وقر شاهين وبازم يا رسول الله وتنعاورون إلى نوازم يا رسول الله هاي نوازم يا حبيب الله برج بروا يا نشيد يرشكا وبي برو بالم
وشو شمعي شفر سوزو قزادم يا رسول الله هاي قزادم يا رسول الله لا تغي قهر رتبي التفاتي يا قربان كتم يا سريع فرازم يا رسول الله هاي فرازم يا حبيب الله بابا كذب يا رب لشير دواري كعبة ذابني شمزور بحزين الشمزور بحزين باقناه كرده ويخوام ظل بكاب الشورشين يا مال خدايا ذات يا هاري مدينة الأمان كيد الشوي ورم يا رب ودل بآوي زمزم ومروة وصفايا عشير شاء الله ببيته ومعنى الصدق اليقين أزعلم خو خلافي أمري تمزور كيرد وأما كري خاتم بلد في تواد العزم يا رسول الله كري خاتم بلد في تواد العزم يا رسول الله هيد العزم يا رسول الله قرباني نبي وقبل غلامي درقا شاهي عربي يعني عربي يعني قريش نسبي درجي بدو أبروي كوسين ودريم محمد المصطفى باخوي نوري الله يا
سنبي والله بيزود الروج يا شماء والروح كالسناية توا يا واري يا واري يا واري. الله الله ما شاء الله ما شاء الله. اللهم صل على محمد. مشتكى زياواز اي بارك الله فيك. اي ان شاء الله خدش ترازيبت يا ربي. خدش ترازي بارك ان شاء الله الله. او يعني او روجي قليك تكر قلت الدو قد لقى بكر لبرتسي تسخو شكت بزمان السورانينك اي دست خوش هي خدش بي. ترز كاينه قوتم اگر او بيتن بسوراني بتوقي لقى من دكي بعد او هابو موضوع كان برا خوارنو و خوارن قال جرا سر سفريت رمضان وصا قالت لنا كون فكرين باشا كشونا يعني خرابن من داك شونا باش ان شاء الله خدي سفريت همي آبادان کرد ان شاء الله اوت نخوشی آنجا خرابی بن مروف خوش دیر بخد هر یک شرخ خوبه یک شوان خارنت گله جارت هی و رمضان داخل گله حست کد بخود یا آنجا سفره آدانایی بد لقمه قاضیه ام بجنه زلابی ام ود بجنه زلابیت گروور اوت بامیه ویرد بجنه هندک ونیه و ابزام سلیمانی پیالیم بامیه ونیه بامیه اوی لقمه قاضیه کن بچوکه کن سليمان بيدر لقمه قاضي لقمه قاضی ادی بامیه کن چانه هر او هر بيدر باقلاوي بامية والله دفعه بس بقلا ايه جا جاری بحث بکن که چه دیده چه کرن بازاری وانا چه بازاري باشا طبعا رمضان دفع صار هميه من بازاري مش شغله بيبي باشا بچی سکینه که بازاری وانا چه دیده چه کرن یالا پیش تنگیده بحثی بابت اگه تندرستی کن گریده جانا ئێمە وەک وەستای لقمە قازی ڕەمەزانان هەمیشە کەینی شیرینی تەڵەبیاتی باشی لەسەرە سعرەکەشەوە نەگرانیە وەکو شیرینەکانی تر کیلۆی بەتاک دوونیوەکەوێت جملەشمانەیە بۆ قەزاوناحیەکان و ناوی شار سلێمانیش بە 2000 ئاوێکیش لە تێنە پێکاتەکەی لەگەڵ خومرەیە زایدەن ڕەنگێکی کەم بۆ ئەو ڕەنگەی تێکەین بۆیە تۆزە ڕەونەق بە ئیشەکەمان بە هێوان سینیەکەم بەرێ 20 دقاویرەکە دائنەی ئەتا هەڵێتەوە کە هەڵاتەوە دەزەکەی بە بڕینی بەم شێوەیە کە ئێستا من لە ئیشەکەم دوایەوە مەرحەلە زەردیەکەین دایەنین کە ئەو قیاسی خۆمان دەرچوو 20 کیلۆیە زەردیەکەین و دووبارە بە یەک جاری سوورێکەینەوە اینجا کە سوور کرایە ئەخرێتە شیلەیەکەوە بەس چۆرە شیلەیە کە شەکری کەم بێ بۆی تەندروستی هاوڵاتیان ئێمە شەکرێکی کەم بەکار ئێنین ڕەچاوی ئەوە ئەکەین دوایەوە لە شیلەکەی دەرمانێنا کەمێ سار دەکرێتەوە ئامادەکرێت لەسەر مێزەکە ئەوەی بە جملە بێوێت لە کارتۆنێکە لایلۆنێکی تایبەت دەیەک لە ژێریان ڕایە خەیت و بۆ ئەوەی شیلەکە نەچۆڕێتە ناو کارتۆنەکە ئەوانەی کە بە جملەی بن ئەوەش کە بە تاگەی بە ئەم مێزێکمانداناوە لە بەردەم دوکانەکە لەسەر ئەوە شیرینەکان داین و بە تاگەی فرۆش تحجت كيون زور خوش طبعا ادي نم قلت كاتوا اتقصيب كا وات قلت ادي والله جمله انا بوزت فرقت تقصي قلت نبقى عندك او تسبين شد بجنة طوف كيس بي لا والله بخوي او باشن ابد يعني ست دڵێ ئەوەش تەشی خۆشە و ڕۆمەزان بەزاگاتان لێبی زۆری نەخۆن لەبەر تەندروستی و تاو دەستیان خۆش بی و تامچێژی تایبەتی هەیە ئەگەرچی بۆ تەندروستی یعنی کێشەی هەیە وەکۆی دکتۆرەکان پسپۆڕەکان باسی لێوە دەکەن بەڵام چێژێکی تایبەتی بە تایبەتی لەسەر سفرە خوانی کاتی و ڕۆژ و شکاندن ئەوها باشە لە جیات تۆ قسەی بکەم لە جیات منیە لە جیات خۆتە بۆ لە جیات نیم بێ تاو هەرە هەندەیە ئەوەی دیکە دیتمان گودەی ئەوەی دیکە
بێگومان لە هەموو کاتەکاندا نەخۆشخانەکان دەرگایان کراوەیە لە خزمەت هاوڵاتیاندا بە تایبەتی حاڵەتی ڕووداوەکان بابەتە فریاکەوتنەکان هەموو ئەوانە بەداخەوە کە ئیدی ڕووداو هەیە کارەسات هەیە ڕۆژانە سەردانیکەران بۆ ئەم نەخۆشخانە فریاکەوتنانە بەپێی ئامارەکانی کە لایەنە مەسەرەن لە هەندێک ڕۆژدا کەمترە لە هەندێک ڕۆژدا زیاترە بەپێی مانگەکان گۆڕانکاری بەسەردادێت ئێمە هەمیشە ئەو هیوایە دەخوازین کە کەمترین سەردانکەران هەبێت بۆ نەخۆشخانەکان و فریاکەوتنەکان هیوای تەندروستی زۆر باش بۆ هەمووان دەخوازین بۆ مەبەستە ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان یاسین بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر دەکەین ڕۆژی نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر چۆنە بەخێر بێت عەلەیکوم السەلام بەخێر بێ یاخوا سپاس بەڕێزی بەخێر بێ دکتۆر عزیزیم سپاس هەندێک سەحەت دکتۆر و ڕەمەزان پیرۆز باشی ڕەمەزانیشتان پیرۆز ئینشاءالله پیرۆز سەلامەت ئینشاءالله لەگەڵ ڕەمەزانی چۆنن الحەمدولله لەخوای بەزیاد ئەو لەخوای بەزای وەکو خۆت وەکو نەخۆشخانە چۆنە ڕەمەزانە ڕووداوەکان سەردانی کەران زیاترە کەمترە ئامارەکان چۆنیدا واللهی ئەگەر مقارنەك بکەین لەگەڵ مثلا مانجی ڕابردوو تقریبا نسبت عددی هەند نەخۆش هەندێک زیادی کردیە چەند هۆکارێکە یەک لەوانە مثلا حالیان پەتایەک لە گۆڕەیە ئەو پەتایی وەرزیە و کۆخە و پەسی و ئەو بابەتانە و هەندێک مەسەلەی تێکسوونی گەدە و بەهۆیەوەی کە بە ڕۆژ واللهی هەر پێشترێشە بوو بەس ئێستا تۆزێک زیاتر بووە ڕووداوی سیارەیە و بینە و بەردە ئامارێک لایە والله ئەگەر پێتان خۆش بی ئامارەکەتان نەبوو بخینەوە شەمی گرنگتر ئامارە ینی ئەمە تەواڕی مرێن فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر دوو بەشی سەرەکیە لە پێشوازیکردنی نەخۆش یەکێکیان ڕووداوە کتوپڕەکان و نەخۆشیە کتوپڕەکان کە دێنە بەشی پێشەوەی پێشوازی لەگە بەشی ڕاوێژکاریشمان هەیە لە 8:30 بەیانی تاوەکو تقریبا 4 شەو بەشی ڕاوێژکاریش کرایتەوە ئامارەکان لە مان 11 مانگ کە بوویتە یەکەم ڕۆژی ڕەمەزانی هەتا 19 مانگ ئەو 9 ڕۆژ هەیە لە بەشی ڕاوێژکاری 2415 نەخۆشمان هەبووە لە بەشی فریاکەوتنیش 1100 تقریبا 10 نەخۆشمان هەبووە یعنی دەکاتە نزیکەی 3000 تقریبا 3425 نەخۆش لە ماوەی 9 ڕۆژدا ئەو 9 ڕۆژە زۆر نییەوە بەڵێ مقارنتەن ئەمە مانجی ڕابردوو نزیکەی 13000 نەخۆشمان هەبووە لە ماوەی مانگەچی تقریبا ڕۆژان دەکات نزیکەی 400 تقریبا ئەو بابەتانە مانکە هەتا 15000 دەڕوا 16000 نەخۆش دەڕوا ئەو مانگە ئەگەوا بڕۆتە سەور دەگەم بگاتەوە 16000 ینی عەدەدەکان دەک زیاد دەبیتەوە دوو مانگ بوو مانجی 1 و 2 ڕێژەی نەخۆش تۆزێک دابەزی بوو لەو ئەوانەی زۆر سەیرن ئامارەکان ڕووداوی هاتوچۆ 175 حاڵەتمان هەبووە لە ماوەی 9 ڕۆژی 175 حاڵەت ئەگەر بزانین کە ئەو کاتێک کە ڕووداوەکان ڕویان داوە چ کاتێکی ڕۆژ بووە ینی واللهی طبعا لە سبەینان پاش پارشێ و هەتا نزیکەی سعات 2-3 بەعام ینی ژیان ڕاوەستای و حرەکە و شتانە کەم دەبیتن لەو کاتانە زیاترە هەتاوەکو دەگاتەوە بەربانگ لە پێشمەغریبان لەوانەیە زیاتر دەبی لەگەر دوای ئیشایان و ئەوانە یعنی ڕووداوەکانەوەی هەیە بە زۆری پێشمەغریبان و پێشمەغریبان دەست پێ دەکاتن هەتاوەکو 2-3 شەوێ و ئەوانە ینی هەر کاتی بزەبیان تەحدید نییە بەڵام لەو کاتانە زیاتر دەست پێ دەکات طبعا کە دەرێم ڕووداوی هاتوچۆ ماتۆر سکیل و ئۆتۆمبیلی دەگریتەوە ماتۆر سکیلی نیوەی داتایەکەی لەوانەیە پێک دەینیتن ئەو خواردنەوەی خێرا و دیلیڤەری و هەمووشیان ئەوانن زۆربیان ماتۆرەکان ئەوانن 195 تقریبا برین هەمووی جەماعاتی دیلیڤەرینە زۆر سێرم بە قورئان ئامارشکەی سەیری تێدایە لە ماوەی ئەو 9 ڕۆژەی 101 حاڵەتمانە بۆ شەڕکردن شەڕکردن 101 نەخۆش بریندار بەچەقۆی بە دەمانچەی بە نوکە دەمانچەی بە بەردی بە بۆکسی نە ڕۆژێت ڕەمەزانێت لەناوەوە ڕۆژی ڕەمەزان لێک نەخۆشخانەی ئەو تەنیا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا بڵێ چەند بینێت حوڵەتی وانە
يعني جالك ما ترسيدور بن أفيد سردانا وكري يعني نزيكي خدينا كجون يشاركر إنه أنا عام هموي بعام طبعا أواني كدهنا ناو أو هزار وصد نخوش هات ناو طواري زور بيان حالتين نازي جيرا نخوش هي لواني أصلا أون دبا برادقي كرداري بوجانا ويجيان وأنا لبوبكي يعني هي بمرديتي أصلا دقاتنا خوش خاني باش دلي أماري مردن أماري مردنا كان والله راسكي لانية لبروي حزنا دائما أماري مردن وأنا تقريبا دور بري لواني 15 دبيتن بس ده بيشوازي روداوي اوتومبيل باسمان كساتو حفتا وبينز نخوشمان هبوا تقريبا سكتور شانا ونزيكي براويشكاري وبالطواري ساتو بنزا نخوشمان هبوا او امارك سكتور شانا كربي وندي بو خواردنا يعني بتاكيه هردو كان هردو كان يعني بتا اي بلين اي تصمم كرني كخلق يعني جهراوي بونا او اي برين زياده بيويز دخوا وشيرني وبينا وبرد انا تقريبا بس حاله من هبوا لما بس حالات يجبر خورني وجهرو يبوني هاتينا بس حالات بله باش أنا يعني زور نية لقى مقارنة لقى صالة كانت كما لبروي كاتكيس يعني روجي زور كم ترى زوا كسار ترى سكا حالة تصمم زياتر بهاوينان وبوانا زياتر دكاتره جوانو أمارتنا يجنا خوش خاني أريد طبعا يا فريا كابتن وروج تانية أوي يعني زورش دكتور حالات السير حتى وان ده روجات شو تشتكي بيه يعني سردانا نخوشا كربت بواح يعني انه كاجي حتى انه كاجي هين باغفر السر براستي يعني حالتي روداوة كاني سياري دبيني بابنية برنماية كاني هاتوتو لسرعة هاجوشتن لبو رمزاني مشروب خواردنوا وسيارة هاجوشتن مالي تندين خلشي بيرام بو يعني روداوي سير لواني خوشتان جيتان لبوا دو کەس سێ کەس دێک ڕووداوی مردیە حاڵەتی شەڕکردنەکان مثلەن هەبووە بە چەقۆی لە خەڵکیاندایە چەقۆ بە سینجی کەتیە ینی خەریک بۆ بخەنچێتن ئێمە سۆندەمان لە بۆ دانایە لە بۆ ئەوەی مثلەن ئەو هەوایە زیادەی خڕبوویتەوە یان ئەو خینە زیادەی خڕبوویتەوە ناوسیەکانی بێنینە دەرێ ئەگەنا لەوانەیە ژیانی دەکەوتە مەترسی و وەفاتی دەکرد حاڵەت هەبووە کە مثلەن فعلەن بەو ڕەمەزانەوەی کە باسی دەکەی ئەوانەی کە سەرخۆش بوون خواردبییتیانەوە زۆر کەم هەبووە ینی حاڵەتە بۆ ڕووداوی سیارەی کردیە و خەڵکیشی کوشتیە و سەرخۆشیش بوو ڕەمەزانە نوژدار لەدافەت تووشی پرزگرێک هات بن شەڕ و شەڕی پێ بفرۆشی نەخۆشە هاتنە و نەخۆشخانەی یەکەم جارکە بە ڕۆژوا و ڕەمەزانە و تۆڕێ و نەخۆشیشی هەیە و باکیدی ئەو حاڵەتانە هەیە لەوانەیە ینی غیر ڕەمەزانیش و لە ڕەمەزانیش ئەو حاڵەتانە هەیە کە حاڵاتێک نەخۆش دەکەویتن پەنا بەبەر نەخۆشخانەیەکی دەباتن بەهۆی مشەوەش بوون و عەسەبی و چەندین تەأسیراتی دارایی و ئەو وەزعی هەیە و دائیمەن میزاجی تەواوی ڕەمەزانی باس کەسان لەو دەڕۆ هەبووە هەبوو چۆن هەڵسوکەوت لەگەڵەوانە دەکەن ئەوە ئەمە لە برین سکیوریتیمان هەیە لە نەخۆشخانەی برایانی زێرەڤانی ئەوانەنا و بەشی پرزگەمان هەیە عادەتەن لە ڕێیوانەوە هەوڵ یان لە ڕێی ئیدارەی نەخۆشخانەوە مەسەن ئەو بەیانیان کە ئیدارە مەوجودە پاش سەعادیەک خەفەر ئیداریمان هەیە ئەوەی ئێشەگیری کارژێڕیە ئەوانە هەوڵ دەدەن خەڵکەکەی هادی بکاتەوە لە بۆی ڕوون بکاتەوە کە سیستەمی خەستەخانە و نەخۆش فەرقی هەیە لەگەڵی ئەتو تێی دەگەی چونکە کابرایە کە دەبینی ڕووداوەک توش بوو یان نەخۆشێکی کوت و پڕ توش بووە دەیەوێتن لە زووترین کات ئیشەکەی خۆی حەل بکاتن بنيو ساعاتك بستوماري ببر برادران رابقا ببر كافترياي خوي رابقا ببر هموشتشي خوي رابقاتن اي واش ناكري كابرا هاتيه مثلا دستي شكايه اي اماده كرني دەبێتن لبو عمليات فحوصاتي دەبێتن لواني او شوي عمليات نكري ببري نكري سمو صالكاني عمليات قربارغا دكوت السبيني او اوانا يعني خلق مشاكل دروز دكات باش يعني وحالتان دبي كبيوسي بعمليات ودوا بخريكاتكي بتايبتي شكان وبابتانا اساي ام دوا والله شكان دتواني تأزيل بكي مثلا دستي راس دكريتو ولا جيز دندرتن بلام سارسري نهائي اويا مثلا اوي كبي دكتورتن مثلا بلاتيني لبو دابندري برغي لبو دابندري يعني شيشه لبو دابندري دبين دو صالح عمليات تايبته بس باسكوش كان لو شوي لواني شش عملياته الدكتور انسان ودكتور دكتور خفره ببرانا قد دكوت السبيني هشتي بيانيه كي هشت تايج اني ورو محاوله لكرت اواني او شو ماينه ويعني باش دوازي شوي ويش شوي هاتينا ذكري ولا هند حالتك توبر هي
يعني مثلا نزيكشي دماغي هي او هيك سر لبو دكري سي شوي بي حالتي نخوشك طبعا تن روجانه تن عمليات دك الروجانه بيستا بيسبنز عمليات معناها اي ما شاء الله مشكو دمار واسكو شكان فتح بطن عملياتي بريني دمارو اوانا يعني دموساو تيكسونو راس كرنو ريكاري وزوانكاري تقريبا بمعدلي بيسبنز عمليات معناها لما بيسار ساعتي دكتور زاري وهي قلق قليدك مثلا ضلت سوينا فريا كوتن والله دكتوره تشيلي بقولتي زاري بالك وحتى دكتور دي يعني وكو بيويس خدمتي نخوش ناكري مثلا اوها نخوش قصيدك يعني هاولاتي يوتس والله مي اوانتان هي اي راستا نقصان تان هي للروي بزيشكيو مادي مثلا درمان انا لبر او بو نوع التعامل ذاك ايام بتزدي بزوانترين شيوا خدمتي نخوش ذاك لفريا كوتن امن باسي نخوش خانك خۆمان دەکەم دەتوانم برم يعني لە ڕووی ستاندەر زۆر نێزیکین لە قووەی ئینسانی لە برین کاری دەست لە کارمەند لە دکتۆر مەسەن حالیان ئێستا ئەگە سەردانشی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا بکەی نزیکەی 6 دکتۆر مقیم لە پێشوازەکەی خەفەرە مقیم ئەغدەمەک خەفەرە طب الطوارئ إمرجن بس حالة إمرجنسية كان دكتورة شي أخصائي ليا لبشي راوش كاري دكتورة شي كم يان بزيشي شارزايا يان أخصائية دادني شتن أميش هناو فرياكوتن يعني تقريبا أو دكاتا سن نزيكي ياز الدكتور دكتوري بنزي لناو نخوش خاني دمنيتو دو دكتورية كشان لعناية كشان عايدي عملياتيا وهكذا همو دكتوره كاين ديكش هر يعني حالته شي شبيبتن حالته وبدا دكتور خربيته بني ساعاتي لبوي عمليات شي لبو خلش انزام دين للروي درمان ما وضعي كردستان دزانين يعني لسه وضع شي داينه بلام تاراد شي زور باش او درماناني كل حالتي كتب قرب كاردتن حيتما بلام يك مثلا حفتقنا خصخاني داخل لك دواء تخريز ذكرت انه سندرمان شي بيويستا لو انا لسي درماني يك ما نبي يعني دو ما نبي يعني حسب حالته كان دقورتن بلام اما مشكله ما انت لقر او مشاكل انا مثلا اما يك ديتن زجي ديشتن عمري 15 ساله بنمونه دين موا تستوقعي دكي ريخلو كوري اللي بيت فحصاتي لبودا كيف فحص شي مثلا دولار زنابتان ميسكرني لو دنيرين فحص شي خيني لبودا نيرين سونرشي لو دنيري پاشان هێشتان دەبین یەکلانە بیەوە کە ئەوە ڕێخەلۆ کۆرەی یان خۆ ئەوە نی هەر ئەوی هات بین با عملیات بکەین و ئیشەکە لەوانەیە لە دکتۆرەکە ئاسانتر بی عملیاتی بکاو لە کۆڵی ببتەوە بەڵام ئەوەیە ئینسانە تو دەبی دڵنیابی لە تەشخیسەکەت ئەو جا عملیات بکرێ کە مەسەن دەرێت 4 ساعاتی کە یان 2 ساعاتی کە دەبینیەوە ئەو دەرێت کەس سەری لە من نەدای ئەمنیان لێرە فڕێدایە و ئاوەشیان بەسەری خستیە و ئەمان ئیهمال کردیە ئەمن یەک نمونەی دەینمەوە فترەك لوانه 5-6 مانگك پیش ئێستاکە حالەتێک ڕوویدا کابراایەک لە بڵاوی کردەوە گوتی ئەوە نەخۆشەکەمان تەواو ڕۆژ ئاوایکەتیە و دار لە زجی ڕاچووە و یەک مغەزیان بەسێ و کەس نەیدیتیە یەک لە برادرانی ئەوانەی کە لە سۆشیال میدیا ئەوانە بە قۆتەوە لە پەیجەکەی خۆ بڵاو کردەوە بووە زەجەک کامیرەمان لێداوە ئەمە لە پەیجی ڕسمی نەخۆشخانەی ڕۆژ ئاوا هەمووی بە ڤیدیۆی بڵاومان کردەوە کە ئەو لەحزەی نەخۆشەکە دێتە ناو نەخۆشخانەی 3 دکتۆر و 3-4 ستافی طبی خەریکی دەبن لەبەرەوەی فعلا پارسەدارێک لە ناو زجی ڕاچوە لە کاتی ئیشکردن و ئەوانە دارەکەی لە بۆ دەردینن یعنی دارەکە هەر تقریبا هاتە دەرێ ئەوانش دەردین و پلاستەرێکی لێ دەدەن دەم و دەست دوکان و لە مغەزی خینی لێ وەردەگرن لە بۆی زۆری خینی بزان و ئەوانە بزانین نەزیف بیتن و پێویستی بە خین و بیتن هەلە ناو تەواڕی دکتۆرەکەی تەواڕی سۆنەرشی لە بۆ دەکاتن هەندێک وەزعەکە ئەهوەن دەبتەوە دەینێری سۆنەرشکەی لە بۆ دەکرێتن ئەوە تقریبا نیو سعاتێکی پێ دەوێتن و هەتا دکتۆرەکە دەگاتە ئەوەی ئەو قەنەعەتەی کە الحەمدولله بەس پیستەکەی بڕیە ئەو دارە نەچوویتە ناو ژۆرە و تووشی نەزیف داخل نەکردیە هەمووی بە نیو سعاتی کرایە دکتۆری جەڕاحیش دەیبینیتن یەک لە برادەرەکانی دێتن یەک لە برادەرەکانی پاش مەسەر نیو سعاتێ هاتێ دەبینی فعلا ئەوە گوتیتیان 10 دقیقە دەبینە عملیاتی هەتا فەحسی ڤایرۆسەکەی دەردەچی بیبن لە عملیاتی دوورینەوەکەی لە بۆ بکەن دێ ئەوە کاکە تەواڕ ڕۆژ ئاوایی کەس دەکەن نەخۆشەکەم نییە ئەوە ئەلێکوانە یەک مغەزیان بەسەی خشتێ و تەواو هەمومان بە ڤیدیۆ بڵاو کردەوە کە ئەو کابرایە قسەکانی ینی ناڕاستە و ینی ناوزڕان نەچی بەلاژ بوو
حاڵەتی ژوێ لەوانەیە نەقستانی هەبی ئەمە ئیدی ئەمەش ئینسانین وانە لەوانەیە نەخس بیتن لە من بیتن نەقص بی لە دکتۆرەکەی نەقص بی لە کارمەندەکەی بەڵام ڕێشوێنی یاسایی هەیە تو ئیزراعەت لەگە ئەو دکتۆرەی بکەیت لە ئەجهیزەکان نەقصان هەیە دکتۆر لە ئەجهیزەکان جیهازی سۆنەرمان هەیە جیهازی ئەشی ئایسیتی سکان کەوەی تەندوری پێدەگوترێ هەم ئەشی ئەمان هەیە ڕۆژانە نزیکەی 400 ئەشی عیل و خەڵکی دەگری ڕێژانە نزیکەی 50 ئێستا پێویستان پێبی حالیان کە زۆر زەرور بن و زۆر زەرور نییە ئەمە جیهازەکی ڕەنینمان هەیە ئەوەی MRI پێدەگوترێتن نزیکەی 3 ساڵە لە کارکەوتووە بەڵام کتابات و شتمان لە وەزارەت تەندروستی ئیشاڵڵە دایانایە ئەویش جیهازەکی نوێمان لە بۆ بکڕن جیهازی 3 ساڵە لە کارکەوتووە بەڵێ 3 ساڵە لە کارکەوتووە لەبەر ئەوە تاخیر بوو کۆڕۆنای بەسەرداهات ئەمە نزیکەی 2 ساڵان بووینە تایبەت بە کۆڕۆنا پێویستمان بەو جیهازەی نەبوو جیازەکە تقریبا ساڵێک و نیوە مەسەر نەخۆشخانەی مەگەڕایتەوە طبیعی خۆی جیازەکە گرانە نزیکە 1 ملیۆن دلار ئەگەر خەڵک هاوکار بیتن ئیدی چۆن یانی خەڵک هاوکاروی ینی مەسەرەن دەوڵەمەندەکەی لەوانەیە دەتوانێتن ئەوەی بکڕێتن ئەو بەخۆی چێ پێویستە چێ بیکڕی مەسەر والله داوا لە وەزارەت وەزارەت تەندروستی کتابەکەی بەرز کردیتەوە لە بۆ دارایی و بەس ئەو ڕێکاری خۆی هەیە ئەوەندە ئیشەکەوەندە ئاسان نییە ئەو ئیشەکەوەندە ئاسان نییە شەریکاتی بە قووەتی دەوێتن کە و جیهازەی هەبی هەموو مەسەن لەوانەیە جیهازی سینی هەبیتن بە 20 دەفتەری بەس بەکە لەگنایەوە نیە دکتۆر ڕەنگە ئێستا کەسێک بڵێ ئەدی ئەگە بەخۆی خوانەکە نەخۆش بکەوی یان یەکێک لە کەسوکاری دەینێرینە نەخۆشخانەی ڕزگاری لەوێ دەینێرینە نانە تو نەخۆشکەوی خوا پێویستی بە فریاکەوتم لەوێ چارەسەری وەردەگریان لە نەخۆشخانەیەکی تایبە ینی ئەمن تو نەخۆشکەوی خوانەکە ئینشاءالله هەموو شتەکان ینی تەسەوڕ دەکەم ئەوەی هەیە ئەو اختصاسانی هەیە سیقەم هەیە لەوێن دەرێ ئەوە بکەم برای خۆم لەوێن دەرێ پێویستی بە عملیاتی بوو عملیاتی کردێ لەوێن دەرێ برای خۆت بەڵێ چ عملیاتێک بوو عملیاتی جەڕاحە و ئەوانە بوو خود سلامەتی سلام ینی بۆ نەوعینیە ینی ئەوە نەبی ئێستا کات و وەچی پێم گوتی ئەو هەم فحوساتت هەیە ئەو هەموو ئەشیعەت هەیە سۆنەرت هەیە عملیات هەموو شتەکەت هەیە عملیاتی مێشک و دەمار ینی مانگانە ئەمە نزیکەی 50 عملیاتی بەس مێشک و دەمار دەکەین یان کردنەوەی جمجمە و ڕسترین نەشتەرگەری کرابی لە ماوەی ڕابردوو لە فریاکەوتنی کردنەوەی مێشک ینی مانگانە 50 قڕی دەکرد کابرا تووشی نەزیف دەمە ئەغبووە ئەتو مێشی دەکەیەوە بە جیهاز و نزیفەکەی دەردینی و لە عینایی داخلی دەکەی بالمناسبە بە باسی عینایی بکەین کە مەسەرەن یەک زۆر جێتان دەبی کە عینایە زۆر گرانە و بە ملیۆنەکە و بە نازانم چەندیە ئەمە گەورەترین خەستەخانەیە دەتوانم برێم لە هەموو کوردستان 24 قەلوێرەی عینایە مڕەکەزەمان هەیە بێ بەرامبەر یەک دیناری ژوەر ناگیرێت نەخۆش کە دێتن داخلی خەستەخانەی دەبیتن فایلەشی دەکاتەوە ڕۆتینیات 25,000 وەردەگریتن لە بۆ تەمیناتی دارەشی دەشێنی دەرکەشی دەشێنی چەشی دەشێنیتن وەشی تەخریز دەبی بڕاتە بیرەوانەیە 20,000 22,000 18,000 وەردەگریتەوە ئەو عملیاتی جمجمەی لۆکرا و هەفتەك داخل دەبیتن و باسی ئەوە بکەم یانێ کە نەخۆش دێ 25,000 دادەنێ کە تەواو بوو بچی سەردانی چ بەشش بکە و پارەی وەرە تەمینات بەشی تەمینات ئەوەی کە لێ دەجێڕدرێتەوە هیچ چییە مثلەن ڕۆتینیاتی ئەوەی مەسەن هەندێک فحوسات و شتی لە بۆ کرایە ڕۆژانە حاڵەتەکانەوە بۆ کە بێزگە لە ڕسومات و ڕۆتیناتەکە ئەوەی کە زەرورە لێ وەربگیرێ بێزگەلەوە مەسەن مخالەفاتی کردبی لێ ببڕن ڕۆژانە هیچ حاڵەتیەوە دەبی بەڵێ زۆر کەم نەخۆشە بووە جامیشکاندیە نەخۆشە بۆ دەرکەی ئیسعافی شکاندیە نەخۆشە بووە دەرکەی داری شکاندیە بۆ جیهازی شکاندیە دیدی چی دەکەی ئینسانە فترێک پێش ئێستا پێش ڕەمەزانی تقریبا 4 پێنج ڕەمەزانی نەخۆشێک تەخریز کرابوو بەس یەک دەرزی مابوو لێ بدا و بڕواتەوە نێرسەکە زۆر بە بەڕێزەوە گوتی بێزەحمەد دەتوانم ئەو کەم دێ دەرزەکەم دێ لێ بدەم کابرا خەریش تەلەفۆن دەڕاوەڕا با تەلەفۆنەکەم تەواوکە بوو بۆ شەڕ و جوون و نازانم چ و ینی هەتا ئیشەکە گەیشتە شوڕتە و ئاخیری هەر دەبی یانێت تو ئیشەکەی چارەسەر بکەی بەس ینی لەسەر ئەوەی کە هاتی خزمەتی نەخۆشەکەت بکاتن وە دەکاتن لە وەختی کۆڕۆنای چەندین جیازی دیسییان شکاندەوەی کە برێن دەرین جیازی کارەبایی لەوانەیە ئەسڵیەکەی بچل وەرەقەیە بە عەردیدا دەدات دەشێنیت خلۆ بە عەریداددا یعنی ئاسابی تێک دەچیان ئاگای لێ نییان دەزانین چیە زۆر ئەسباب پێم باسم کرد گوتم سەبەبی سیاسیە سەبەبی داراییە سەبەب ئەو مەشاکلانەی خەڵک زاروی عەسابی لە سەخۆنی ئەگەنا مەسەن ئەمە باز دەکەین کە ڕەمەزان خێر و بەرەکەتە
معقولە لە یەک خەستەخانەی لە ماوەی 9 ڕۆژی 100 شەڕ تۆمار بکرێت 101 شەڕ تۆمار بکرێتن خودش ترازی بده شلا خود خۆ هاری خۆتان سلامت وكيل الشورى قال لك موفق إن شاء الله. یاخۆ سەلامت بن خير عابر بس ئامارەکانیش خوش سلامت يا تادت رب دەبنەوە عزيزي. كودا كده خوي دكتور ان خرم وڵای دەستخۆشییان ناخ خد بيك هیچیان ناخۆم لا بد زمان دوای هەندێک سەرزایت دەخۆم کوردەلەی گەڕکاکە سەرزاد. شیرنی دەدێ بۆ شۆی ام قال خوش حال بين دكتور قال بخيراتي عزيزي سلام قال ممنونم سر ممنون سليمان. سپاس سر چاوت. موفق ان شاء الله هم أهلاً لا وسهلاً. موفق ان شاء الله قال عزيزي. بخيراتي موفق عزيزي سپاس دەکەم سپاس زەماتە خودش شلون ما خوش والله يبقى بخوي ما وصل تماشا كبرم وچی پیش است دانشه تماشا داده وچی دکتر لیره بو هات کرده بو اها ايه نازم. دي والله نازم. ايه بس دكتور قوتي جهاز يشكاندو وقوتي لو جهاز يشكان دريب باشا وزير هاتكني انا حد بيها اخر وياك هكا والله تماشا مكير قلت هو دريب باشا وزير هاتكني وياك يعني بوشتانا ودبم يعني باشا لو اصلا دشتني كيف الله يعني لو دشتني بخباي والله طبعا خدي هاري كاري نخوش يجيبت نخوش وقتی خود نکرد خاصتا نخوش یکم معظم بد ایدی همال سرهشت خونی نه خود شلا متوشی نخوشانه کد کس توشی نخوشانه بد دیری همین نخوشابن آمین. خود سلامتی بوانا رفرق تفت توشی نخوشابین دب خیر آخو هر استرو دکم خیر آخو مال بات آخو اگر نتاوی دردو ورا تو ببادر ورا تو ببادر بیبان بندا بذاتی الله راز بگیری رگا یا مودا راز بگیری رگا یا مودا شوان هستا لسر زين زابك قالت خوش بيين زابك قالت خوش بيين بباري واو بالتاوية ترحمي او ببارية ترحمي او ببارية قدس بردال دنيا يا ريمز قود بقرة تانية يا ريمز قود بقرة تانية يا ريتش يا بقرة تانية يا بروك الوحي الله بروك الوحي الله حين خوش نوان دبري زرق زراوة كي خوم على قرم يا عربي هموداني عسران قرص وخوم لوني بكالب بدار ذكم يكون بتقادر كرمي كلك يا حسيني غازي زوات مرقذ يا الشيخ مصطفى والله مرقذك يا باب الشيخ عبد الكريم دار خرما يا رسول الله أي سنة سارة غريبة
اشتر فرهبي يا أخوة اي هربجي قطع بو شعرك كم تواو نكر طور نكرو بردوان با بردوان بماتا بردوان با يلا يلا يا خوم زي صافي تاو تاو بردوان با كذي شو يدي اللهم صل على محمد بجاري خلاصا والله تو ني ابزر وزارة طاقة واخيرك نا دست بيت شعركي ياري خوم لذيذة شعركي صافية رحمة بيتك حتى تواو نبيتن الآخري دائما شاعرنا يخوي دبي على الصافية كافي ما بو دنيا وقيامة دياري خوم سيم لباسي عالمه هر ذكري ناوي أودك يا الله أورو بجداري يا والله تازه بينقول دليل ناس نعم. نخوش شقيت سكاك أويا دعاء لابوك دعائك لابو أواني نخوشان هي ولا قبره أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفينا ويشفي جميع المسلمين يا رب العالمين اللهم آمين يا رب أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيكم أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيكم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين وإذا مرضت فهو يشفين قل هو الذي آمن هدى وشفاء يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس وشفاء لما في الصدور ويشفي صدور قوم مؤمنين اللهم اغفر لحينا وميتنا وشاهدنا وغائبنا وصغيرنا وكبيرنا وذكرنا وأنثانا اللهم من أحييته منا فأحيه على الإسلام ومن توفيته منا فتوفه على الإيمان اللهم إن كانوا محسنين يا ربي فزد في إحسانهم وإن كانوا مسيئين فتجاوز عن سيئاتهم اللهم احفظنا واحفظ بلادنا وكردستاننا من كيد الكائدين ومن غدر الغادرين ومن مكر الماكرين اللهم آمنا في أوطاننا اللهم آمنا في أوطاننا وأصلح أئمتنا وولاة أمورنا برحمتك يا أرحم الراحمين اللهم ارفع عنا وعن بلادنا وسائر بلاد المسلمين من الآفات والطوفان والزلازل يا رب العالمين اللهم اكشف الغمة عن هذه الأمة اللهم اكشف الغمة عن هذه الأمة وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. الله خذ اشتر طيب بارك الله فيك.
بەخواش تەکت پێ برێ مامۆستا نەتگوت بەشداریان بەشدار نییە مە بەستە شعر بوو نییە پێش ئێستا قسم لەگەی گوتم شعر هەیە گوتی دیار بوو نەخۆش بوو تازە کە دەستمان بەدەوای کرد ئیشڵا تەواو حازرە لەو شعری تەواو محەممەد الله جۆمان لێگرتێ بچینەش دەرە ستودیە بیچەکێ ئەو هەندێک یاریە هەین خۆسەتان ڕەمەزانێ سنی سنیانێ و سنی و زەرف و ها حتا گرۆپ تێنە چێکرێن و بەجا دەوری و چت بێژنێ دەوێ خۆل تێنە ئەنجامتان کیریا بێجارێ هەولێری ئەوان کەرکووکیە کەرکووکە سنی سنیانێ بناوبانگ ئەڕۆین بۆ کەرکووک یاڵڵا حجم الله سيد بساسي حجم الله سيد بساسي ديا ديا ناوم نوزاد حدادة حسن لقلي برادر كان برادري كي زول عزيز وخوشويستم مام عرب طبيعي تقريبا دور سيسي 5 سال برادري من سال هشتاكان نوتكان شايخانم لانا كدو هزارات سم برادري خوشويستم وجا ايوا خلقتان ناسي وخوشويستي خلقت زوبو شايخانة تاندانا استدانا إذا أم ياريا زور خوشة والله أقل بيت السر يعني بنتيني لنا أم ياريا جنوجو غازوا أم ياريش من يطلب أصله أساسي كركوك لبغا شبوة لمنطقة السنية كان لفضل لأبو السيفين ياريا كان لمصر الشبوة لمصر جم ياريا ولا هولي أي روى السوا لو بانا دسي لو كالبردانا عمرا كمن شاوا كمن تەنیا مانگی ڕەمەزانە خۆی تامی ئەوەی بەس مانگی ڕەمەزان بەڵام کۆمەڵە جێگای تازەکردنەوە ڕۆژانی ئاسایی تامی نییە وەکو ڕەمەزان هەموو شەوێک ئێمە لە خزمەتی ئەو کەسانی کە لێرە ئامادەن بەجددی ئەو گۆرانەی کە ڕەسەنی کوردی و تورکمانی و عەربیشی تەیە بەڵام تایبەت بە کوردی و تورکمانیە زیاتر گۆرانە ڕەسەنەکانی فۆلکلۆر و کۆنەکان لێرە زنیۆکەینەوە بەشک و ئەو گەنجانەش ئاشنای ئەو گۆرانە نەبن لە مانگی ڕەمەزانە لپاش مرگم لپاش مرگم لپاش مرگم طبعا ام یاریکی زۆر کۆنا فەنجاکان لە شاری کەلو یاری پێەکەن وەروەها لە هەولێرش ئامادەیە من خۆمێکی وڵانە کە لە شاری سلێمانیش گەشەم زۆر پێیدا چەند ساڵێکی لە کاتی ئاوەڕەکە لە سلێمانی یاریمان زۆر کرد نه ئەمە حسابی تا ئەمە یاڵن زەرفەخۆی شوێنێکی تایبەت مەسەڵەن ئەم جارە لێرە دەرچووە ئەمە لێرە دەرچووە ئەمە پێڵەن چاڵەکۆن دوایەوە کە سینی دابەزی وەلە ئێستاوە نەماوزانە بێ شوێنەکەیان دەرکردایە وەستایی یاریەکان چۆنە هەر چوارتەرەکان فرادە یعنی دەیتیان نابوو دوو زەر فرادە بەڵام ئێستاکە وتیان نییە لە کێوە شاری بشارە یعنی وەکو مەزەرەشی تیان نامێنە یاریەکە کە گەنجەکانیجی شوێنی نییە دەری برام نەگەر گرە وڵای چ برێم دەری وڵای نازانم هیوای تێدا چەند ساڵە خەبیرە لەو ئەوەی ها بەس دەستۆڕێن هەموو معلوماتی لەوەی کۆ کردیتەوە وڵای نازان برم چ کەیف خۆیتیان هەندێک وسەوەختێ خۆدار بۆسکەن هەندێک ژی بخۆ ڕەمەزانت کە وێزگە هەک بۆ گۆڕینەوە بەجە هەرێک شێوەیەکی ئینشەڵڵا ئەم هەمی بشێن هەیڤا پیرۆزدا کارێت پیرۆز بکەین هەندێک ژێ یاریەوە گەمەشی خۆشە بەس نازانم لۆ ئیلا ڕەمەزانان ڕەمەزانان ینی بەحساب مەسەلەن مانجی عیبادەت و تاعات و لە وەختکەش دەکرێت بەس ڕەمەزانە زیاتر دەکرێت ئێخە منش
دڵم لۆ لە ڕەمەزانە برام. زیاتر بکرێ لانی کەم شعرك ڕەمەزانە مالو. کەم بکرێتەوە کاکە برام گیان تو ئەو گەمە ئۆشتانە لێگەڕی ئەوە چ غریبی عمودەکەی ناکەی ئەوە لێرە برام لۆ شعرێکمان لە ناخینەوە ئەوەتەوە حازرم کردیە لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژێنە تا لە بەرقاپی کەسێ دەمرم کاشمان بخینەوە بخینم یا الله عود با بڕوە دەدیا بەس بخینەوە وەرە بەزۆی بخینەوە کوێرەدەنجی ئەمن دەڵم لە دوومم بڵێوە دێڵە ئەوەندا بەس ئەوەندە دەقێک لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم ئەتوۆی بخینەوە دەی لە ناکەسکاریە هاالێ مەکە دەنگ دوالێ مەکە بە دەنجی خۆت دەبی ئەوە هەویستمە ناتزەوە کاچی من یەک دق ئەها دەنگت مەگۆڕە هیچ یاڵە کو قسەی دەکەی ئەوها یاڵە بەس تەرکیز لەسەر تۆنەکەی بکە کوودی خینیەوە باشە کودیگەێنی لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژیانە تا لە بەرقاپی کەسێ دەمرم بەردەوام ببرا دەی ئیشی من نییە هەر لە خۆت دێ ئەکێ ناوم بۆ نانەوە گۆشت بۆ قەسا بجانزە کیشک بوو منە کیشک بووە ئەو دوورکە لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژێنە تا لە بەرقاپی کەسێ دەمرم بەزایع چوو لە مالا یعنیا وەختم هەموو یعنی دەبێ وەختێ لە بول وەختێ بخوازم داتیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سەرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سوچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبرم سبەینێ یحشەڕ المەرء براگەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی کە بەد کردار و بەدڕەفتار و بەد ئەفکار و بەد تەورم مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتم خا وەسفی سەدداری وەگەرنا زەحمەتە پابوونەوە ناممکینە سەترم ما شاء الله خلاص يعني والله يعافي الله يعافي بابا وتوب سردمي خو از پاشا بام يعني من حكم هوا جمع تبرو ورك وشكون بس شعره بخينا بارك باش داده من مش دب مشاعري شوي دب مشاعري درباري باشا اي بارك الله فيك اي اشلاق دش ترازي كوا ما مستم ام دويني بيم قلتم دسرو ئێستا چابوو دەزانی نازم سەر ئێشەکەم گرتی زۆر عجیبە چت خواردبوو ئەوەی بەربانجی والله ناوەڵڵ ها ماندی بوو با زۆرش ماندیمە بەرەوەڵی زۆر ماندیمە هەندێ بوون ئێرهاقی کردی دوعای کرد ئێرهاق آخر سترێسم ماندیمە هەندێک ئیشی دیکەم هەیە هیلاکم خودێ هەری کارێوانەوە بتەوێت شۆڵێتوان قەلب زەحمەت سپێدێ حتا ئێواری شول کەندا پۆڵی حلال هەتا ئێوارێ نییە بەزانی ئیشیت کەم هەیە بەس خەڵکێ زۆر هیلاکە کرێ کارن پاڵان هەری کارێوانەوە بێت سپێدێ حتا ئێواری و حتا شەوێ شولکن بوو پارێکی حلال بۆ عیالە خۆبی نەژور خودی ئیشەڵڵا بەرەکەتی بێختەماڵەوە یا ڕەبی خودی ئیشەڵڵا هەری کارێوانەوە بتەوێت وەزعێوانە تێک چی بتەوێت ژیر سەروان کارەسۆتە چێبی ئێبرا جان ما سرودك طيبت خود حس کرد مامۆستا جا ئەم دێ خاطرە خۆ خوازین
یا مایجی آیدیت خاطري خوب خوازن خاطري خو كيف خوازين چبكين خاطر خوب خوازين بشتينجا تو يانجي تو بشتينجا خاطر خوب خوازين خاطري خوب خوازن تو خاطري خود خوازين ام نجد اسمنا بلا سرچا خواتان دقل سلام عليكم ده تقريبا ده باشيف درباز من ان شاء الله خدي قبيل كتو دعاء بو ايكودو وبوما وبهمية السلام عليكم مدينة جاي